بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خۆشەویستان ئازیزان بینەرانی بەرنامە تایبەتەکانی جەژنی قوربانی پیرۆز، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. و جارێکتر لە جەژنێکی تر و لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان، لە دوای ذیلحیجە و نۆمینە و ئەم ڕۆژە موبارەکانەی جەژنی قوربانی پیرۆز بە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە لە کەناڵی ئاسمانی پەیام بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی زۆر تایبەت لە خزمەت کۆمەڵی مامۆستا و خۆشەویستی ئەم شارە خۆشەویستەمان و هەروەها برای ئازیز و خۆشەویستم کاکدانا کە مانگی ڕەمەزان لە خزمەتیا بووم و بە یەکەوە بەرنامەمان پێشکەش کردووە. پێمان خۆش بوو لەم ئەڵقە تایبەتەیە کاتانێکی زۆر پڕبەرەکەت و خۆشی و فەرحانی بخەینە ناو ماڵەکانی ئێوە و دڵی ئێوەی ئازیز و خۆشەویست. فەرموو کاکدانا. سڵاو لەبێ مامۆستا شەفاعت، جژنە پیرۆز بێ، جژنە قوربانت پیرۆز بێ. بەرنامەی ئەم شەومان، ئەم بەرنامەیەمان زۆر تایبەتە لەبەرەوەی سێ میوانی زۆر تایبەت کە دوایی بینەرانی ئازیز و خۆشەویست ئەیان بینن، یەک لەیەکی تایبەتر، یەک لەیەکی با بڵێن قسە خۆشتر و پڕزانیاری و معلومات. ئیشەڵڵا هەوڵین لەم چەند دەقیقەی کە میوانی ماڵەکانی ئێوەین لە ڕێشاشەکانەوە بتوانین لەسەر و هەمیەوە تەوان خۆی پەروەردگار لە خۆمان ڕازیکەین. دوجار کاتێکی خۆش، چونکە جژنیانی شادی خۆشی وانە کاتێکی خۆش و شادی بەسەر بەرین. منیش دووبارە جژنە پیرۆزەی خۆم، ئاراستەی ئێوەی ئازیز و خۆشەویست، برایان لە پشتی کامێرە و تەواوی کارمەندان و کارا و وەڕێوبەر و ستافی کەناڵی ئاسمانی پەیام، هەروەها بینەر و بیسەرە ئازیز و خۆشەویستەکانمان لە هەر جەیەک، بینەر و بیسەری ئێمە تەنانەت ئەوانش کە دواتر ئەم بەرنمەیە یان پارچەی ئەم بەرنمێ لە ڕێی تۆڕەکانی کۆمەڵایەتی و سۆشیال میدیاوە دەبینەوە. جژنی ئێوەش پیرۆز بێ، گردنمان ئازاکەن و گردنتان ئازا بێت. جژن بە معنای ئەوەیە کە شادی و خۆشی ببەخشینەوە، شادی و خۆشی پەخش بکەینەوە. ئێمەش ئەم شەو ئەم بەرنمەیەمان بە میوانداری کۆمەڵک کەسایەتی زۆر بەڕێز، زۆر سەنگین، زۆر ئازیز ئامادەکردو بۆ هیوایی کە بتوانین ئەو چەند دەقەیە کە پێکەوەین کاتێکی خۆش بەسەر بەرین. ئەمەوێت لەوە زیاتر لە چاوەڕوانیە نەتان هێڵمەوە میوانەکانمان بە ئێوەی ئازیز و خۆشەویست بناسێنم کە هەر یەکێک لەوانە ناسراون، بەڵام هەروەکو عادەتی بەرنامە پێویستەکە بیان ناسین. زۆر بەڕێز مامۆستا مەلا محەممەد یوسف، شاعیر و ڕاوەکاری شعری کلاسیک. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و جژنی پیرۆز بێ. زۆر سوپاستان دەکەم لە هەموو لای پیرۆز بێ ئینشاءالله. یاخوا بەخێر بێ. هەروەها بەڕێز مامۆستا عەبدوڵڵا موبڕەیی، کەسایەتی کۆمەڵایەتی و مامۆستا، یاخوا بەخێر بێ جەنابیشی، جژنیشی پیرۆز بێ. بەخێر بێ یاخوا. هەروەها بەڕێز کاک ئەحمەد محمود عەلی، ناسراو بە کاک ئەحمەد نۆکە، کەسایەتی کۆمەڵایەتی و قسە خۆش و وڵا نازام چی کەش بڵم. یاخوا جژنە پیرۆز بێ و تۆش لە گەرمیانەوە بەخێر بێت. یاخوا جژنی هەموو لای پیرۆز و دەستی ئێوەش خۆش یاخەکە بانگێش تاگر بووە بەرنامە و سپاستانە. یاخوا بەخێر بێ سەر چاوەکە. مامۆستاگیانەمە بەخێراتی جەنابتانەکەین و جژنە پیرۆزە لە تەواوی موسڵمانانی جیهان و بەتایبەتی کوردستانی خۆشەویستمانەکەین. مامۆستا سەرەتا نقڵەکە نەجێڕم بۆیان لەگەڵ پرسیارەکەی جەنابدا. پێمان خۆشە لە مامۆستا حەمە یوسف ئەوە بۆ ڕیزە دەست پێ بکەین. هەربا لە جەنابتەوە فەرموو. یاخوا دەست خۆش بێ. مامۆستا گیان خۆش. مامۆستا گیان جەنابەت بۆ جژنی قوربان، بۆ ئەم جژنە موبارەکانە، بۆ ئەم ڕۆژە خۆشانە، ساڵانێکی زۆر جەنابەت مامۆستای مزگەوت بوویت و جژنی ڕەمەزان و جژنی قوربانتان بینیوە. ئەم جژنی قوربانە جەنابتان سەرەتا چۆن ئەفەرمون و پیرۆزبایی خۆتان چۆن ڕاگەن و وەچی ئەڵێن دەربارەی جژن؟ جژنەکان ئەو جژنانەی کە لە ئیسلامە هەن دیارە ئەم دوو جژنن، جژنی ڕەمەزان و جژنی قوربان. جژنی ڕەمەزان ئامادەکردنی ئەو خەڵکەیە بۆ وەرگرتنی پاداشی گەورەی یەک مانگ عیبادەت و تاعەت و شەونێژ و ئەو بابەتانە کە لەبارەی شەونێژەکان و شاعیر ئەڵێ شەب خیز کە عاشقان به شب راز کنند گرد در و بام دوست پرواز کنند هر در کی بود
بشەب دەربەندەند ئللا دەرێت دووست کی بە شەب باز کنن ئەڵێ شەو هەستە کە عاشقان بە شەوانی هێنی خۆیان لای خۆشەویستەکانیان باز ئەکەن بە دەوری دەر و ماڵی دۆستەکەیانە ئەسوڕێنەوە هەر دەرکی بووت بشەب دەربەندەند حەچی دەرگایەک هەیە لە شەوە دائەخرێ ئللا شەبێت إلا هەر دەرکی بووت بە شەب دەربەندەن ئللا دەرێت دووست کە بە شەب باز کنن ئللا دەرگای دۆست نەبێت کە بە شەوا کرێتەوە دیارە جەژنی ڕەمەزان شادی ئەوەیە کە ئەو خەڵکە توانیویانە یەک مانگی تەواو ئیتاعەت و فەرمانبەرداری خوا بکەن و ئێستەی شادی ئەکەن بە مناسبەتی ئەو سەرکەوتن و پیرۆزیە کە هەیان بووە دیارە جەژنی قوربانیش لە ڕاستیە جەژنی حاجیەکانمانە ئەو حاجیانەی کە ئێستا ئەمڕۆ من قسەم لەگەلا کردن سڵاو ڕێزم بۆیان هەیە ئەوانیش خوا لێیان قبول بکە ئینشاءالله کە ئەوەش بەڕاستی شتێکی زۆر عەجیب و غەریبە یەکێک ئەڵێت لە وەختی عەرەفا تەماشای ئەو هەموو خەڵکەم کردم بەخوا وەزعێکی خۆشە ئەم هەموو خەڵکە لە هەموو لایەکۆ هاتوون و لەخوا ئەپارێنەوە ئەترسم لەبەر خراپی من مشکلە بۆ ئەمانە دروست ببێ ئەڵێ لە خەوا پێیان وتم الحەمدولله لەبەر چاکی تۆ هەموویانمان عەفو کرد جا ئینشاءالله ئەمەش بەڕاستی جەژنی قوربان جەژنی شادی و عەفی ئەو حاجیانەیە کە بە یارمەتی خوا عەفیانەکا و ئێمەش بە تەمایەرین کە دوعای ئەوانیش بۆمان قبول بێ اللهم اغفر للحاج ولمن استغفر له الحاج يعني لبركتي اوان ام اوان خوش وبركدار ابي ابو راست ان شاء الله بله مامۆستا الله جنابی شێ بەخێر بێ دووبارە هەر بەڕاست جەژن ئەکرێ بڵین دەمەزەرکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە چونکە خۆ دەزانی لە ئێستایە بەهۆی هەندێک مەشغەڵەتی ئەتوانم بڵم هەندێک جار هیچیشەوە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان سیلەی ڕەحم هاتوچووی نێوان خوشک و برا دایک و باوک مناڵ لەگەڵ دایک و باوک کوڕم خاڵ و مام و خزم و کەسوکار یعنی زۆر کەم بۆ تۆ بەداخەوە ئەتوانین بڵین جەژن ئەم دوو جەژنەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ڕەمەزان و قوربانەیە دەمەزەردێکی ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە و هاتوچۆ و ئەمانە ئەکاتەوە مامۆستا بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم ئەسڵی جەژن ئێمە با لەوە دەست پێ بگەین کە بزانین جەژن یعنی چی ئێمە کاتێ نوێژەکەین ئەبێ دەست نوێژمان هەبێ و ڕۆ قیبلە و کۆمەڵی شت هەیە بیکەین کاتێ ڕۆژوو ئەگرین لە بەیانی و تا ئێوارە هیچ نەخۆین و کۆمەڵێ بەرنامەی خۆی هەیە کاتێ حاچار عینشت ئەی جەژن یعنی چی معنى سەرێکیەکەی جەژن یەکێ لە معنى هەرەسێکی سەرێکەکانی جەژن یعنی خۆشی بەخشینەوە یعنی لەزەت بەخشینەوە یعنی زەردەخەنە بەخشینەوە یعنی گردن ئازایی هەم داوا لە خەڵکی گردن ئازا بکەن هەم گردنی عالەمیش ئازا بکەیت بۆیە معنای جەژن لە ساڵێکە دوو جەژمان هەیە موسڵمانە جەژنی کەمان نییە وەکو جەژن وەکو یادەوەری و ئەمانە شتێکی کەیە بۆیە جەژن پێزاویستێکی زۆری میلەتی موسڵمانانە زۆر سیلەی ڕەحم نەماوە زۆر جار بەعزێکەس لە بەهۆی ڕاکەڕاکەی دنیا و کار و کاسپێەوە بە مەشغەڵەتی و نووسی نوشتەوە بەعزی شتی ئەم لەولا هەیە نەیکە لەم جەژنە هەمووی و بیرەخاتەوە ئاگات ئەم لارەش بەجێ نێڵی بۆی من ئالێرەوە یەک ئیشارە دەکەم بۆ شتێک مامۆستا ئاینەکانی ئێمە زۆریان لە سەر مینبەرەکان هەر ڕۆژی جەژن شتێکی زۆر جوان کە من زۆر سەرنجە ڕاشیەوەم ئەڵێ گردنی هەموو موسڵمانە ئازاد بێ کام شتێکی زۆر جوانە هەموو مسلمانان معلوم کەم مسلمانانە هەیە لەگەڵ ئەمە ڕەنگە ڕێک نەبێ ڕەنگە چی نەبێ بەڵام ئەم هەمووی ئازاکە ئەو باڵە فراوانە ئەو داوا فراوانە زۆر نیعمەتە ئینسانتیا بێ منیش ئالێرەوە ئەڵێم گردنی هەموو مسلمانانی سەرڕووی زەوی هەموو مسلمانانی کورد بە تایبەتی کوردی بەشخوراوی داما و هەتا ئێستەیش ئازابێت لە هەموو شتێک ئینشاءڵڵا ئەگەر جەژن نەبێ باوەڕتان هەبێ سیلەی ڕەحم مناڵی ئامۆزاکە تۆ ماوەیەکی ڕەنگە نەناسیتەوە سیلەی ڕەحم وای لێ هاتۆ کە چەندێک زەرورە لە دینی ئێمە چەند حەدیسی لەسەر هاتووە ئاەتی لەسەر هاتووە سیلەی ڕەحم تۆ زۆر کاڵە بێتەوە کە ئەڵین خۆشی بەخشینەوە لە جەژنە هەر بۆ شەریحەیەک نییە بۆ ماڵ مناڵەکەی خۆتە بۆ خێزان و هاوسەرەکانە بۆ گەڕەک و دەوروبەرەکەیوتە لە جەژنە ئەگەڕین بۆ دوورەکانە بەهۆی مۆبایلەکانەوە جێژن پیرۆزەیەکیان لێ یەکەین
بۆ هەموو چین و توێژەکانە حتا ئەوانەی کە لە ئەگەر ئێمە دیقەتێکمان نابێت لە جەژنە ئەوانەی کە ئیلتزامێکی دینیشان زۆر نییە سێکی لە جەژنە هەدوری خۆشە یەتە دەرگاکە ڕێگەردن ماساکە بەزادەخەنەیەکە تۆ پێڵی گەردە ئازا تۆش گەرنی من ئازار لەوانێ ئەو زۆر باش خۆی ئامادە کردوێ و لەوەی کەسێک کە ملتەزیمە زۆر چاک یا مناڵێکی بچکۆلە دەستێکی لەبەر کردووە هاتووە دەرەوە سوورەتەوە نەقولی بەدەستەوەیکی بێ هەر لە خۆی دڵی خۆش تابلوێکی زۆر جوانە لە جەژنە کەواتە ئەم جەژنە هەر کەسێ جەژن پێک بە جەژن گۆڕە بەشتێکی کە باوەڕکە ئەساسی جەژنەکە چۆن نوێژەکەی گۆڕڕوونەکە خیب لە ڕووی شوێنێککە ئەساسی معنای جەژنەکەشی گۆڕیوە بەداخەوە ئەڵێم زۆر بەداخەوە ئەم جارێک لێرەوە ئەڵێم هەندێک کەس لە جەژنە تەعزیێزین وەکاتەوە لە جەژنە ئەچێ بە سەر قەبران و ئەزانێ لەوێ جەنازەکەی سەریەنەوە دەرو لە قەبرەکە و چاوەڕێی ئەمەکە ئەوتە لە عالی بەرزەخی خۆیە تۆ جەژنەکەت بەڕێوە لە ناو جەژنەکەدا دوعای خێری بۆ بکە اینجا لە جەژنە ئەمە بێجگەلەوەی کە خۆشی گەڕانەوە و کە گەڕان بەسەرخا و بەتایبەتی ئەم جەژنە قوربانی سەبڕین و ئەمانە زیکرەکان ئینسان لەبیر نەکا با دائما دەممان بە زکر بێ چونکە زکری مسلمان بەقەدەر مردوو زیینگ و بینی هەیە یعنی مردوو زیینگ و چۆنە وەکو حەدیثەکە فەرمێ ئەوەکە بینی هەیە بۆیە لێرە و داوای ڕەحمەتی ئەم جەژنە بەرەکاتی ئەم جەژنە ئەکەم بۆ هەموو ئەم مسلمانانی سەرڕووی زەوی بەتایبەتی مسلمانانی غەزە کە جەژنیان نەماوەمە 2 ساڵە چیان بەسەر هاتووە هەمومان چاومە لێوە ئایان بینین وەخوای گەورەم جەژنە بجێڕێ بە خۆشی و بەرەکەت بۆ ئەم میلەتەی ئێمەش بۆ هەموو فەقیر و هەژاری ئەم میلەتەی ئێمەش بۆ هەموو کاربەدەستان و دەستڕۆشتوانی ئەم میلەتەی ئێمەش ئینشاءالله خوای گەورە لە ئێمەش و لە ئێوەش و لە هەمولایەکی قبوڵکە ئینشاءالله. مامۆستا شێخ فاتح ئەوەی مامۆستاوتی بەڕاستی دڵێکیەوێ ئینسان بتوانێت تو بتێنێتێ ڕۆژانە لەگەڵ هاوسەر مناڵ خزم و کەسوکار دراوسێ کورە ئەو خەڵکی کە ئیشی لەگەڵەکەی لە شوێنێک بەریەکەوتنە هەیە دڵ عاجزی هەیە شت هەیە بەس تۆ بینی بڵی گردنی هەر هەمووی فی سەبیللا ئازابێ وڵی هەموو کەس ناتوانێت ئەوە بکەوانە ئەی دڵێکیەوێ دامەزراوی ئیمانێکەوەوە ئینشاءالله ئەوم کەسە خۆی مەغفور ینی خوالی خۆش بوو ئینشاءالله بۆیە ئەو دڵێیاتی بەس مامۆستا حەمیس باو پرسیارە پێشەوەی بچینە خزمەت کاک ئەحمەد ئەوە بکەم بۆ مامۆستا عەبدوڵڵا فەرمووی ئیسا بڵین مامۆستا فەرمی گردنی هەمووی ئازابێت تەمان ئێمەشی گرتو مامۆستا وەزانم وەڵام من تۆم زۆر خۆشەوە خۆم ڕۆ ناکەمیش متفێ بەس ئەمە ئەم حاڵەتە مامۆستا ئیسا بڵین تۆشی بە کەسەڵی گردم ئازاکەم بەسەر زارێکیڵە گردن ئازابێ بەس لە دڵیا شتێ ئەمێنێتەوە ئەو گردن ئازایی قبوڵە یا قبوڵ نییە وەڵا وا بزانم قبوڵی باش نییە چونکە حەقیقەتەن ئەبێ گردن ئازایەکە زۆر بەڕاستی بێ لە دڵەوە بێ و فەرمودەی خۆشیشمان هەیە لەو بابەتۆ ئەگەر مەجال ببێ لە خزمەتیابین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت تفتح أبواب الجنة يوم الاثنين والخميس فيغفر لكل عبد لا يشرك بالله شيئا إلا رجل بينه وبين أخيه شحناء فيقال أنظروا هذين حتى يصطلح واتدرقاي بهاش تكريتو روجاني دوشمو بينشما خواي قورا لهمو بنديك خوجة بيك هاولي بخوا دانا نابي هيج إلا كسيق نبي لبين نيواني أو برايك يا خوشكي كي دنيا ناكو چي ببي خواي قورا فرمي أمانة ليه قرين تا يك باب مينيتو أم جار اللي فرموديكي ترى فرمي لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 فمن هجر فوق 3 فمات دخل النار دروزني بو هیچ مسلمانێ دوورکەوێتەوە لە برا خوشکی ئاینی خۆی زیاد لە 3 ڕۆژ هەر کەسێ 3 ڕۆژ زیاتر ڕق لە دڵیا هەڵگرێ و قسەی لەگەڵان نەبکا و بمرێ ئەچێتە جەهەنەم و وەخەیڕهما من بەدەء بالسەلام باشترینان ئەو کەسانەیە کە لە پێشا سەلامەکە ئەم حەدیسەیش بەڕاستی ئەمە لەبەر جەژنەکە و هەر ئەو بابەتیشە ما من مسلمين يلتقيان فيتصافحان إلا غفر لهما قبل أن يتفرق واتهيجدو مسلمان يقنية بيك بقن أما بتايبتي للروجي ججنا توقل قليك كان بدلي باكوة إلا خواي قولة بيش أو دسيان برب بي خواي لقنا كان يعني خوش دبي كاك أحمد بابين لا جنابة انجا بال لتو وردو دريت ببرنامجك بقورن برو أو شادي وخوشي كهيا كاك أحمد براست جنابة كاك أحمد محمود عليوانيا ناسراو با كاك أحمد نوكا من نوكا كو من لخزمت أم نوكا لتشيو هاتوا وأم باشقري نوكا تشيا قربان 3 و 4 ساڵ نۆکی کولیان و عەرەبانە فرۆتە لای مەکتەبەکانە
لا شو كاك لە باوەنور لەوە هااتێ ئیتر یەک دوو جاتریش هێشم لێ داوە چەند ساڵە دوایەوە ژنم هاور هەم هێشترم لێ داوە بەڵام وازم لێ دێزات خۆت نۆکەکان کوڵان باڵێ لە ماوەم کوڵانم ماوە لە دەستم فرۆشت و نۆکاوت ئەفرۆژیا ئەتکرد بە قاورما نۆکاو سەبوون بوار بەلای مەدرسەکانی تر تەلەبای خوارد و خۆپی و ناخۆش نەبوو ئەو لەقەبە ئەبەت ینی شانازی بەو لەقەبی تۆزێ زیایش فەرمووی بەس نەمشتێکی ترم نەفرۆشتەوە ئێوە لە بەرنامەی گاوتیان کاک ئەحمەد پێت ناخۆش نییە پێت دەڵێن ئەحانۆکە کوڕۆت منەوەڵا منە کاتەن لۆگم فرۆشت بەس نە قۆندەرم نەفرۆشت بەخوارەکەی هیچیشم پێ نەوەکرا کاکە چی بکەیتە جواب مەسەلێکی من نەمووی ناژێڕمەڵەن کابرایەک لەقەبێکیە بۆ مامۆسا بەڵێ ویستێتی ئەم لەقەبەی لەسەر لاچێت چۆ حەجێکی کردو و توتی بەشکم بەهۆی حاجێکەوە لەقەبەکە تۆزێک لەناو کۆمەلگا ناخۆش بووە وەڵا کە هاتۆتەوە توانە حاجی فڵانە کەس بە لەقەبەکەشەوە خوا ڕەحمی کردو نۆکە فرۆشتوە هەرە وەڵام من سپاسی خواکەم و عیبیشیتیانێتەوە وەڵا زۆر شانازیم بە خێراتن تەکەین کاکە ناکە لە گرمیانەوە بەم گەرمایە گەرمتان نازایش ئینشاءالله پێم خۆشە چییە فەرموو بۆ بەڵام حەزم پرسیارێکی لێ بکەم فەرموو کاک ئەحمەد طبعا بەعام ژن ینی زۆر لەگەڵ ئەویان نییە خاصن ئەو ژنانێکی ئیداری ماڵ باشەزان بەڕێوەبەرن حەز ناکەن پیاوەکان هەندێک مەسرف بکەن تەمە ئەگەر بۆ خۆیان بێ بۆ جلو بەرگوشت بێ زۆر ینی گوێیان لێنی و کێشیان نیە بەس بۆ هەندێشتی تر حەز ناکەم بۆ نمونە کاک ئەحمەد بوون تۆ قەلێک قازێک بکڕیت و بیبیێتەوە ماڵەوە من دڵنیام لەوە چێ خێزام لە ئەمە چێ لەم کاتەیە کڕیتە ئەمە تۆ ئەمە چۆن حەلەکە یعنی حەزیشی لێیەتی دڵنیام لە قەل و قازوانە بیکڕی وابزانم فەنێکە دێ بووی کە خێزانتی پێ قایلکەوە چیەکەیت وەڵڵاهی فەنیە درۆی بووەکەم من دووسێ ڕجارێکیان لە بەرنامە کاوتم حەزەکەم پرسیارن لێکەی بێژی درۆەکەی منیش بێژم ئەرە وەڵامتیان درۆەکانی تۆ چۆن وتمەڵا هەر بۆ نمونە ئەم بەینە جعل لە خۆی بڕێ دوکانە لە بەری قاپێکەمانە چوم سەرکێ سیرەیە پێن شەردن کیاپیەوە تەبیعەتم بۆی چوو گشتی بخوارد کە خواردم یەکسەر چوار پیاوە بۆ ماڵمان تر زۆر پێم ناخۆش و ئەم بۆنە بڕۆتە سری میوانە بەڕێزەکانە هەرتەگی سلام عەلەیکاوت مێجێکدان سیر تا خواردی هەتا ئەڵسی ئەمەوێت بە ئەڵڵا تۆیت قەزە بخواتۆیت من بۆ باسی وانە بۆی دەچوو بەڵام من بۆ ماڵیش زۆر جار قەلێ بسێنم بۆ نمونە ئەگەر شتێکمان خواردو ئەمیوارە گۆشتماخوا دوو ڕۆژ دوایەوە شتێکی جوان بسێنم لە بازار ببینم بسێنم ئیتر قەلوێ قاز بێ شتێکی ئاوێتە ئێوە من لە ماڕژم بۆیان ناوردین ناڵی کڕی ناوەڵا باشە مامۆستا چۆن حەلیەکە ناوەڵایە سیارێکی ژەژم بیکڕمە منە هەرزانێک مێژە ئەی بۆ هیتر ناورد کاک ئەحمەد ئەم منطقی گرمیانی ئێوە هێشتا ئەم ڕووی کۆمەڵایەتی و خزمایەتی و هاتوچۆ ئایا باشتر نییە لە منطقی ئێوە ینی هەست ناکەی باشترە لە زۆر باشتر گەرمگوڕنی فەرقی هەیە ئیسایش من لە سێ شوێن خانیان بۆ سندم بچمەناوی لە هەولێر لە سلێمانی لە عربەت لە کەلار ئەم چوار شوێنە هەر چوارەکەی کەسایەتەکانی سام ماون تیان خانەی بۆ ئەسێن بە لە ئەوە بێیتە ناوی ئەیکەنە ناویشتەوە بەس بارکە بێرە دراوسێمەوتم وەڵی من سپاسانم بەس دڵم نایە باون و جێگەڕم ئیسایش دەورێت چێشت دێژی 50 ساڵامە بەرە لە ماڵ بۆ ماڵەگەڕ ئێوارە جوانە خۆشارەکانی تریش شتی جوانی زۆر هاتیە بەڵام من تازە لێوێ پێگەیم و لەوێ تێگەیم بەخوا زۆر ڕازیم لەو خەڵکی گەرمیانە ڕاستە مامۆستا بینە خزمەت جەنابێت زۆر شارەزایید هەیە لە بابەتی ڕاوەکردنی شعرە کلاسیکەکانی شاعیرە گەورە و وەکۆڵە کەڵە شاعیرەکانی ئەم گەلەیە لە ڕاوەکردنی ئەم شعرانەیە لە کاتێکا کە لە خزمەت کۆمەڵک گەنج لە خزمەت تا دانیشت بێتن تۆ ئەم شعرانیان بۆ ڕاوە بکەی بە سەراتێکی خۆش شتێکی خۆش ڕووی دابێ کە ئێستا لە یادت بێگەر بۆ ئێمە بۆ بینەرانی بژێرێتەوە حەزەکەین وەڵا من ئەو شعرە زۆر لەزەت لێ بم نازانم کادەگرمیان ئەڵێ باسی ئەوە کات کە ئەوەی ئەخواتەوە پێشی خۆشە نەرمەبارانێک ببارێ بەسەریە ئەڵێ نەمنەمێ باران بە مەیخاران خۆش است ڕەحمەتی حەق بەرگونەهباران خۆش است بەخوا یەک دنیا پێ لەک دنیا جەزبەم لێ هاتووە بەم شارە ئەڵێ نەمنەمێ باران بە مەیخاران خۆش است نمنمەی باران بۆ سەر مەیخۆرەکان خۆشە باران ڕەحمەتە مەیخۆریش گوناهبارە دەی دیارە ڕەحمەتی حەق بەرگونەهباران ئەو شعری چییە مامۆستا وەڵاهی نازانم بەڵام من زۆر لەزەتم لێ بردوو ئەلبەتە باران ڕەحمەتە
پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم رحمة وما أرسلناك إلا رحمة للعالمين. ماوس عبد الله جناب باسی ذکر کرد يعني بهشتی مسلمان لەم دنیا ئەگەر پی بگا ئەگەر بگاتە ئەو مەقامەی بڕوانێ بەسەر باخچەکانی ناو زیکرە ڕاستی زیکری خوایە گەر بێ ئەدەبینێ بە خزمەت مەوەسایانە بۆ ڕێزا زیکر چ نیعمەتێکە یعنی چی بە تۆ بەخشیوە ئایا کەسی زاکیری باشە بینیوە لە لاتەکانی خۆمانە ینی زیکری زۆر جوانی هەبووە بەڕاستی پەروەردەی کردووە ینی بەعزە جار پەروەردە هەستەکەی ماوەسا پەروەردە هەموو شتێک ئەوە نییە کە بەوتن بوترێ ینی کابرا کە زیکری خوای کردووە جاری وای خوێنواریش لە ینی دوو کەلیمە خوێنواری نەبوو ڕەنگە سوورەتی فاتحاکەی ڕەوان نەبووێ بەس بەڕاستی ئەخلاقێکی ئەوەنە بەرزی ئیمانی جوان لەم کەس زیکرێک لە مامۆسای ئاینی و فێر بوو یعنی ئیتر ئەمە بووە بە ئەخلاق بۆ بە مەدرسە بووی بۆ بە قوتابخانە بوو جەناب لەو نمونانەیە مامۆستا حەمیس بەگەر بیری بێت بۆمان باس بکەم پێمان خۆشەیە کاک ئەحمەد بەڵێ کاک شێخ فاتح زەکر یەکەم جار کە ئینسان دەستی ئااتێ نەختێ ناڕەحەتە لە بیرێچێتەوە تااقەتی نییە وەختەکەی لێ کوژێت چی خەیاڵی ڕوا بەڵام کاتێک کە چووە ناوێەوە ئیتر ئەبێ بە مەلەکەتیایە ئیتر ئالوودەیە بێ ناتوانێت وازی لێ بێنێ اینجا زکر خۆشەکەی لەوەیە دەستنوێژی ببێ و نەبێ هەروەکو یەکوە هەر دروستە قەیناکە دەستنوێژی بێ و ڕۆقی و لێ ڕەنگە باشتر بێ بەڵام بەدەم ئیشەکەتەوە بەدەم سارە لێخوڕینەکەتەوە بەدەم کار و کاسب کارێکەکەتەوە ئافرەتێکە بەدەم حاجەشنەکەیەوە ئەستەغفیرڵڵاه بکە سوبحانڵڵاه بکە الحەمدولله بکە سڵاوات بە لا ئیلاهە ئیلڵڵاه بکە ئیتر زکر زۆر زۆرە اینجا زکری ئێوارن و بەیانانمان هەیە زکری خەوتنمان هەیە زکری چوونە سەر ئاومان هەیە زکری چوونە مەجلیسمان هەیە هەستان لە مەجلیس یعنی زکر مەجارێکی ئێجگار فراوانە عالەمێکە بۆ خۆی لەناو ئەم دینی ئیسلامەیە و یەک شتیش کە زکر بە ئینسانی ئەکا زۆر ڕێزت بەرزەکاتەوە بەبێ ئەوەی تۆ بزانی بەبێەوەی بە خەڵە بڵی کاکە ڕێزم بگرن بەبێەوەی هەوڵتدا بێ ناوبانگ بۆ خۆت پیاکەی بەبێەوەی خۆت بزانی سوبحانەڵڵاه خوای گەورە بۆی ئەو زکرۆ ئەدۆزێتەوە ڕێز لەو خەڵقە بەرزەکاتەوە ناش بێتە قەڵایەک لە دەرد و بەڵاش زۆر بپارێزێ ئەبێ قەڵایەک لە هەموو دەرد و لە کۆمەڵی جوروگرفت دنیا و قیامەت لادەیە یعنی زکر باوەڕکە سەحرایەکە کە ئەچتە ناوێەوە حەز ناکەی بەجێی بێڵی تا ماوەیەک تێیەکی تۆزێ هین دەکات تۆزێ وەخت دەگری و بەلاتەوە نەوعێکەوە ئەجە بەڵام کاتێک کەتی گوتی ناتوانانی واز لێ بێنی ناتوانانی تەرکی بکەی زکر یعنی دایمە تۆ لەگەڵ خوای یعنی تۆ وەکو چۆن لەگەڵ خواشابی قۆڵە کرد بە قۆڵی پێغەمبەر تەشبیه نەبێ بە ئێمەکە ڕەنگە ئەو مەقاممان شاری مەقام نەبین قۆڵ اینجا لەگەڵ خوایابی ئەمە زۆر شتێکی خۆشە یعنی ئەو لەزەتەی زکر ئەی بەخشێ هیچ خواردنێک هیچ مەجلیسی هیچ نایبەخشێ کە تۆ خواردنێک خۆی 10 دقیقە 5 دقیقە 6 دقیقە دوای 10 دقیقە بڵێ لێ خۆ تااقەتە هەلی نامێنێ بەڵام زکر بەعکسەوە حتا زیاتری بکەی زیاتر چینویەک زیاتر ئافاقی تریش بۆ کاتەوە باوەڕت هەبێت وەڵام من لەبارەی زیکرەکەەوەی تەسبیحەکەشم بۆەوە دەرێنە شاعیرەکەی زۆر لەزەتی لێبم ئینشاءڵڵاه هەمومان لە زیکرەکان وا بکەین شاعیرێک ئەڵێ سەبحە بەردەست تەوبە بەرلەب دل پڕە شەوقێ گوناه لە تەسبیح بەدەستمەوەیە تەوبە لەسەر لێومە و دڵم پرێتی لە گوناه مەعسیەت را خەندەمی ئایەت ز ئیستیغفاری من گوناهەکان پێکەنینیان نییە بە ئەستەغفیرڵڵاه کەم جا ئەگەر ئینسان هەر زیکرێ بخوێنێ مامۆستا هەر زیکرێ بخوێنێت لە حەقیقەتە لەگەڵ زیکرەکە بێ بە دڵ و دەروون لەگەڵ زیکرەکە بێ خۆشە سەبحە بەردەست تەوبە بەرلەب دل پڕە شەوقێ گوناه معصیەت را خەندەمی ئایەت ز ئیستیغفاری من کاک ئەحمەد ئەوەم ئەرزکردن یەک دۆست مساعدە کاک دانەجان قەدیمیەکانی ئێمە پێشینەکانی مامۆستا باشتر ئەزانی و تۆزە زیاتر پێشینەکانی بە بیریە لە قسە و کارە زۆر ڕەنگە قسان زۆر نەبێت نەئازانی یعنی وەخۆ ئێمە ئەوە زمانیان عەجیب و هین نەبووە بەڵام لە هەرس و کەوتان مهم بوون ئاەتەکە إن الذين آمنوا وعملوا الصالحات عملی صالحەکە ئەو زکرە وای لێکرد بوون کە ئاوە ئەو ڕێژ حرمەتە ئەو عمل صالحان بۆ ئاسان بێ و بیکەن یعنی باوەڕتان هەبێ و قەدیمانە هەبووە زەلام ئافرەتی وامان هەبوو پیاوی وامان هەبوو شتی وای کردووە ئێستا ئێمە متحەیرە بێنین بێنیشە قسەی بۆ داینیشە قسە بۆ بکە ڕەنگە نەتوانێت 10 دقیقە قسە بکە کەمی ئەوت بەڵام زۆری ئەکرد ئێمە ئێستا بەعکسەوە زۆر ئەڵێن بەڵام کەمەکەین دەردێکی کوشن ئێستا ئەم کار بەدەست و هێنانی ئەم وڵاتی ئێمە
من هەلێرە شەو حەزەکەم ئەم بۆشایە بکردن و پیان بڵێم هەموو ئەم کار بەدەستە بەڕێزانی کە ئەم وڵاتی ئێمە بن بەڕێوە باین باسی کوردستانی مە لەگەڵ ئەوانە قساکەین من حەزەکەم لەم مناسبە ژنە ئەوان پێ بڵێ کە بێنە خوار و کاکە بنەوە ئەم خەڵقا باوەکو تۆش وەکو من چۆ لەگەڵ مامۆستا و لەگەڵ کاک ئەحمە و لەگەڵ چێوچە دەزەخێنەوە تەوقێ بە ئەوی بێت تەوقێ لەگەڵ فەقر و ژارە بکە بڵێ کاکە بە سارە نا هەر بە پێ هەمووی نا هەر نەختێکی ئەو ماڵە فەقیرانەی کە سەر بە تۆنین ئەمە کۆمەڵی هەر گلەی لە ئابا کۆمەڵێ جوێن و هاڕ و شەوشە لە ئابا کار بەدەستەکان سەرۆکی حیزبەکان کە شخصەتە دیندارەکان کە ناوبایانیانێ و خەڵک جویان لێگرێ وەرنە خەڵق ناو خەڵقەوە بچۆت لای ئەو کەسانی کە لەگەڵ تۆیان ڕێگ نییە باشترین چاکە مامۆستا ئەفەرمیێتن بێ ئەدەبیشە لە خزمەت مامۆستا من قسایەکەم باشترین چاکە ئەوەیە کە ئینسان لەگەڵ کەسێکا بێکە کە ئەو خراپی لەگەڵ تۆ کردو دەبا چینێکی ئەوە بکەین من یەکشتان پێ بجۆرمەوانی هەر بۆ خۆشی مەلیسێک گیرە لە تەلەڤیزیۆنە گوێم لێ بوو یەکی لەم پیاوانەی کە خوای گەورە سەرکەوتویان کە ئەهلی سەلەفە ئەوی کەشان کە ئەهلی تەسەوفە بە یەکەوە چوو مناوێ یعنی شتێکی زۆر خۆشم بینی لە ناو هینەکەیە کابرای هین ناوەکانە ناهێنم بۆی ناوەکە لە مەجلیسەوە هین نەبێ کابرای سۆفی ئاگا لێبێ قسە زۆر نەکەی هامل سۆفی مەوجێگو ناتۆ سۆفێکی سەلەفی یعنی خۆی پێکەنینێکی بوو ئەو خەڵق دووست بوو لە هەردوو چینەکە لەزەتێکی تیا بوو باوەڕتان هەبێ من حەزمەکە دووسێژە لێ بەم خۆ ئاگای لێ ئێمە لە جاتیەوە بینمان هەبێ ئەو بینەمێن با تێکەڵ یەکتر ببین داین چییە کاکەم لەگەڵم پیاوەیە کە تێکەڵ بووم تۆزێ لەگەڵا چوو پێش و دوو تۆ خەم کرد ئەوسا ئەزانم ئەم پیاوە ئەوە نییە کەم لێم بۆ بە شاخێک و بۆم نەبڕێ دەست خۆش بێ کاک ئەحمەد پرسیارێکی لێکم بەڵام وەڵامەکەیم بۆ دوای پشووە کەسگە کاتی پشووە لە سەرەتای ساڵی 2025 تۆ شعرێکت لەسەر ساڵی 2025 نووسیوە لە شعرەکە تا تقریباً خراپێنای ساڵی 2025ەکەی وەکو بڵێ واوەی لا نەگەین بۆی کە ئەو شتانە ڕووبا بەڵام کە ئێستا سەیرەکەین و وردە وردە نیشانەکانی شعرەکەی تۆ دەرەکەوێت ئەگەر بیرت بوو دوای پشوەکە و شعرەمان پێ بڵە باشە خۆشەویستان ئەم بەرنامە تایبەتەی جەژن بەردەوامە بێت پاش پشوێکی کەم پشت بەخوا گەڕینەوە. دووارە سڵاوازیزان لەم بەرنامە تایبەتەی جەژن لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتان شاد بووینەوە لە خزمەت کۆمەڵێک میوانی ئازیز و خۆشەویست و قەدرگران پێش پشووەکە لە لای کاک ئەحمەد نۆکە بووین. کاک ئەحمەد پرسییم لەسەری ساڵی تازە ساڵی 2025 شعرێکت نووسی من شعرەکەم بینیوە کورتیشە چەندێ ڕێکی کورتە بەڵام وێنای ساڵی 2005 تۆزێک بە خراپەکە یعنی وەکو بڵی 25 یعنی بڵی کۆمەڵێک شت ڕوویە کە خەڵک ئاواتی پێ ناخوازێ ئەوە هەر لە ئێستەوە بابەتی موچەوانە سەری هەڵداوە ئەکرێ شعرەکەمان پێشخشکەی وەڵاهی لە بەرم نەماوە لێران نەما ئەنە خۆوایە بن وایش ناینووسم بێژی پێش بینی کارم ئاێژن قسە یا لە شێدیا لە مناڵ بەخۆی جارجار تێتە دی باشەوا دەرەچێت هیچی بیر نەماوە ئەوە نەوەڵا لە بریەوە شتێکەمان پێشخشکە لەبەر ئێوە شتێکی کەوە پێشکەشکن ئەم مامۆستا بەرەزە قسەیەکی لەسەری کاسپیکردن لە خەڵک مەشغەڵەتی دنیا هەیە و بۆیە ئەوە جەژنەکەی جۆرێکی پیاتێ کابرا سواری سیارەیە بوو وتی بوومە قوربانی پەلەمە ئەوشتی بەرە ئەوە لە سەتە چموتی بە قورئان زۆر پەلەمە والحاصل تا 156 چوو هەروتی پەلەمە ئیتر سایقەکە بێتاقەت بوو لای دابان قەورستانەوتی ئەمە گرتی لە تۆ پەلەتری زۆر خۆش هەر لەسەر سارە شتێکی کەم جۆ لێ بۆ کاک ئەحمەد دەڵێ بۆ نمونە خەڵکێکە گەربیەوێ با بڵێن لە شتێک پند وەربگرێ بە عەمەلی خۆی نایکاوشتوانە بەڵامە بینی کابرا 120 لە ڕواڵە ئالێرە فڵانەکەس وەرگەڕا هەلا بوو خۆشی کە سەیرەکە هێروا سەری عڕەوە من ئیسا وای پیاتێن نوکتە لە 190 بۆ دەرز و دروسە بەڵێ ڕوە پێکەینەکەی لێگەڕێ خۆشە بەم جۆرە ئەیگەێنم من شارەزانیم بەڵام بەم جۆرە ئەیگەێنم کە لە ڕێ نوکتەیەکۆ دەرز ڕێ بۆ کابرا دانی ئەوە قسەیەکە ێژن وا بیستیمە من ێژن شێرێک و گورگێک و ڕێوێ شەریکەون لە ڕاوە حیوانێکێوی ئەکوژن و شێریژە دە گورگێژێ بەشکە گورگەی کاتە سێ بەشە بەشێک بچووک بەشێک گەورەتر ێژێ مام شێر ئەم بچووکە بۆ مام ڕێوی ناوەڕاستینەکە بۆ خۆم گەورەکە بۆ جەنابێجێ یەک شڵ بەداوە پشتی گورگە ئاتۆپێ و پانێتەوە ێژێ ڕێوی تۆ بێ بەشیکە ڕێوەکەیژە قوربان ئیسا بچکەلەکە بخۆ نیمەڕۆ ناوەڕاستینەکە بخۆ ئێوارێش هەر کاتە ئیشتیا کرا گەورەکە بخۆ وتی ئافەریم ئەم ئەقڵێ لە کێ وەرگرم مام ڕێوتی لەو کەرەی برام
ئیسا خەڵک وەری ناگرێ پۆستێک ئەگرێەوە دەست بەیانی دەریەکەن ئەمەڕاتە شوێنەکەی ناجێ ئەو لەسەر دەرگرا بە بنوانەکەمە ئەو ژواک ئەگەر ئیجازە بێ ئەو بابەتە ئەڵێ دای بەسەری گورگەکە چونکە گورگ تەماکارە ڕیچ بوو دوایی پرسیاری کرد لە ڕێویەکە وتی ئەم تەقسیمە لە کێ فێر بووی وتی چەپەی چەنەی گورگ تۆبەی مندا خاستە ڕەنجە وەعز 1000 ئوستا بە جاری وایشێ مامەسا چتێ ڕوو ئەداد لەوێ دوو دێرش نەنووسم دڵمەتەقی وەکو میێوانێکمان ها زۆر باسی خۆی کرد دەوڵەمەنە و کوڕێیە و پارەیە و وەزعی باشە و چی وەڵانی مەڕۆ کاتی نوێش ێزان نوێژ ناکە ئیتر شعرێکم بۆ هاوت نووسام هەرچی سەر ئەرزە لە دەورت کۆبێ هەمووی خزمەتکار بەردەستی تۆ بێ چی ئەرزی ڕوکنە تاپۆی ڕەشت بێ لە ئاسمانیشا وەک ئەرز بەشت بێ وەک بوومە لەرزە بەتین و گوڕبی لە هەرچی عیلمە وەکو من پڕبی سەردا نەنوێنی بۆ پەروەردگار ماوەیە ئەژید وەکو سەگیار بەخۆی دوود لەویان بۆ خوێنەوە یەکسەر مامۆسا ئەگە تێگەیشت بێ باشە کاگە حمد ئەو شعرانی یەکسەر بۆتیەت یا هەر ئەوسا یەکسەر و بەس ئیسا بەیانیان هەڵسیان بۆ نوێژ دوای نوێژ کەس نییە لەو دەورا خۆمە تەناوانمە مەدبەخەکە ئیتر ئەو کاتە نە تەلەفۆن تێن نە کەس قسەگە هیچ نییە وەتاقەت دەتوانین شتێ بنووسی و بۆچی لە مەتبەخەکەی خۆ چالێنی کاگە خۆم چای لێنێم خۆم زبڵ ئەڕێژم خۆم ئاویش پڕەکەم لە ماڵ ئەی خێزانە وەڵا ئەو خەوتی ئەو ئازێتی زۆرە میوانمان زۆر تێ و بەخوا جاری وایە من خەوتم ئەم بینە لەسەری زیکر بۆ شەرمەتێکی غەزاڵەوە ئەو زیکرێ مامۆستا باسی بۆ والله شەو من ئەخەوتم بەخوا ناوایە پێنسە گرەبێ لە سوبحان الله ئەفتم غەزاڵ ئەم جارە لە بینی سەدا دوو حەجیانی تێ نەغی لە عێڵم وتی بەدم دەگاگە یا لەسەری خۆی خاڵێکتان نەکایە خۆ بینتان چۆنە بەڕاست لە 100 تا 100 چاکی الحەمدولله لەخوای گەورە بەس لەخوای گەورە بۆ یەکتریتان بێڵە و ئێوەش بۆ مناڵەکان بێڵە خورماگەر من مەجالم بێ ئەو باسی نوێژە چون کاشتێکی خۆش بوو جارێکیش لەگەڵ کۆمەڵێ دۆست و ئازیزا لەو شەخانی هەورامانە بووین و بۆ سەیرانێک ڕۆشت بووین ئەگەر ڕاین عادەتەن ئینسانی مسلمان هەوڵەدا شوێنێک دۆزێتەوە ئاوێکی تیابێ و دەستنوێژە بگرێت و ئەمانە ڕۆشتینە هەروە زۆر گەڕان ئاوێکی سازگارمان بینی و سیرەکەن بەردێکیش ڕۆقیبلە دانراوە بەندە وتومە لە هەر کانیاوێ لە کوردەواری بۆ پەرستشی جەنابی باری بۆ نوێژ بەردێکی جوان دانراوە نوێژ نەکەی کورد نیت ناباری لاری مامۆستا عەبدوڵڵا تۆ لەسەر بەردە نوێژ شتێکمان و باس بکە یعنی بەردە نوێژ ئەو شوێنە بەڕاستی دڕفێنە مامۆستا بەردە نوێژ هەیبەتێکی زۆر جوانی هەیە جارێ ئێواران کە سێبەرەکە لە سەرکانیە کە بەردێکی نوێژە بینیت کە کەسی نوێژی لەسەرەکە لەزەتم لێ بردو یعنی زۆر بەلەزەتە ئەو چێژە چییە لەوێ مامۆستا عەبدوڵڵا ئەو چێژە بۆ ئینسان لەو نوێژە ئەیبینێ ئایا بەهۆی تەسبیحاتی ئەو هەموو مەخلوقاتی ترە تۆش معنەویین هەستی پێکەی یا هەستی پێ ناکەی کۆمەکی تەکە ئایا هۆی چی ئەو چێژە لەوای بینێ کاک فاتح وەختی خۆی لە لادیەکانی ئێمە ئەم پیاوانە مێزانن کانیا و زۆر هەموو کانیاوێ قەدیمەکانی ئێمە وەرکێ سەوتم کە کردەوەیان زۆرە بەردێکی تەخل لەکوێ هێناوێنە نازانم پایان کردو بەردێکی تەخر ڕۆقیبلە دایان ناو ئیتر کە تۆ ئەچوتە ئەو شوێنە وەختی نوێژ وایە وەختی نوێژ نمای بوو تا نوێژەکەم یەکسەر ئاوەکە لە بەردەفستا بوو دەستنوێژێکی پاک و دەمیز دەشێت هەستای لەسەر عینی بەردەکە ئەگەر هەر تۆزە خۆ هەر لە ئاوەکە خۆی تۆزە ئەوە پیا کرد و نوێژێک دەکەت تەنیا بووی ئەم هەموو تەیر و توێرە ئەی خۆن گوێ لە دەنگی بوو ئەوی وەکو تۆ ذکری خوایە کرد لەوێ ڕۆقیبلە بە تەنیا ڕوودەکە دەخوا لە هەوایەکی پاکە لەسەر ئاوێک ئەم ئاو خوای گەورە ئێستا ئەم کانیاوانە نەمان بەهۆی وشکە ساڵی و بەهۆی ئەم هەموو بیراڵ بەهۆی نەمانی بەردە نوێژ و بۆ بەرەکەتەکە هی ئەو ئاوە زۆر هی ئەو بەردە نوێژە بکە نوێژ ئەو قەدیمانی کە ئێمە کاڵین ئێمە کاویانە زانی ئەوان ئەو ئاوانیان پەروەردە کردبوو ئەو بەردە نوێژانە ئێستا ئێمە بەعکسەوە بیرێکم بۆ خۆم لێیاوە چواردەوریم کردووە بە هین چۆلەکەش ڕێنی بچێتە ناوێەوە بۆ خۆشم بە کارە باهرینەکەم پیاوێکی ئەوە لە پەنایە بەخنجێنێتونە ئاوی دەست ناکەوێت وامان لێ کردو هەمووی هەر کەسە بەشی خۆی وایە ئەو ستا کابرا وای لێ کرد لە دو خۆی سەدان ساڵ خاوەن نوێژی دێک وەک بەقرمز کە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم با مزگەوتێ بەقەر هێلانە کۆترێکیش بێ هێلانە کۆتر کەی مزگەوت یابێ ئەوەیە هێلانە کۆترەکە ئەو بەردە نوێژێ لەوێ بەردێکی دروست کردنی لەوێ ئەڕۆی کابراایەکی سەدان پیاوی ئاوا چوو دەستنوێژێکیش نوێژەکەی کردو لەوێ
ڕوێکە دەخوا و هەم پاداشەکەی ئەم نوێژەکەی بە سافیە کرد هەم لەوێش لە بینەکە جاری واسێمە لە مزگەوتە نوێژەکەین باوەڕتان هەبێت داڵغەمان هەیە حتا بە شتێکی خۆشتان جۆر لەسەر ئەم باوە ئەڵە پیاوێک نوێژی کردووە دوایی کە هەساوگیری واللهی وەزان ڕکاتێکەم کردووە پیان چۆن نەزانوتی تخوا پەرەمەکە چوار دوکانی هەبووە لە ڕکاتی یەکەمە دوکانێکیانم تەسپێ کرد ڕکاتی دووەم ڕکاتی سێم ونەوە هاچوارەکەم کردەوە هاچوار دوکانەکەشی ئاواکە ماوەسە جناوی ماوەسە حەمەوی سپیش لەسەر بەردەنی ڕازامی سێ شتێک فەرمووی والله بەردەنی چێژم زۆر لێ بینی نەگەر دوای هێنەکە دوای بەرنامەکە چونکە بۆ خەڵک ناشێ باش زۆریش خۆشە دوای بیر مخەن باش با من شتێکی لێ پرس مامۆستا جەنابی باوکت نەخۆشە بێ خی پەروەردگار لە گوناحی ئەویش و مردووی هەموو لایەکمان خۆش بووی شەڵات جێگەیان بەهەشت بێ وابزانم ئاخر وشەی کە تۆ لە خزمەتیا بووی قسەت لەگەڵا کردو حەزەکەم ئەو دیمەنەمان بۆ بگوازیتەوە وەڵی پرسیارێکی خۆش بوو خۆ جەزا باتەوە فەق بێخوا لە خەستەخانەی کەرکووکا بووین بەڵێ ساڵی چەند مامۆستا قوربان لە هەشتاکانە هەشتاکان بەڵێ لە خەستەخانەی کەرکووکا بووین و چونکە لە هەشتا و دووە باوکم فەوتی کردووە لەو ساڵا بوو مامۆستا عەبدولکەریم مودەڕیسیش نامەیەکی نووسی بوو بۆ تازیەکەی جا باوکم بێهۆش بوو خۆشی نەهاتۆ منش هەوڵم ئەدا کە ئەگەر دۆستێک کەسێک پاتایە ئیتر من شەو ڕۆژ بە خەبەر بووم بەلایەوە چونکە ئەترسام کەوێتە خوارەوە جاری وابوو لەو کەرکووکا یەک دوو دۆست بوون هاتن بۆ سەردانیان ئەموت پیان زەحمەت نەبێت چاودێریکی باوکم کەن تا من چم لەو حەوشا تۆزێ ڕاکشێم بڕوابێ ئەچوومە دەرۆ لە سەر کورسیەکانی حەوشەی خەستەخانەکە نازانم سرم ئەیدا لە ئەرزەکە خەوم لێەکە یا هات بەدەم هێن و خەوم لێ ئەو نەهیلاک بوو جارێکیان باوکم هاتە سەر هۆش خۆی و ئەمە ئاخر جاری قسەکردن و نووسینی باوکم بوو تۆزێ هێنامە حەوشەکە و عەرزم کرد بابە شتێک بنووسە ئیسا ئەمڕۆژ چاوم کەو بە نووسینەکەی باوکم سڵاواتێکی نووسی بوو بسم الله نارت واستنارت بسم الله حول العرش دارت سڵاواتێک بوو هەر نێشم بیست بوو لە دوایە ئەم شعرەی مەحوی نووسی بوو با یەک دنیاە ئەفەرمێ ئاوای نووسی بوو ماڵە پیتکێنەیە ماڵ و گەینە حاڵی خۆی حاڵ من کەوا حاڵی بەمیتر حاڵ و ماڵم بۆ چییە ئەم بێئەدەبیەکەم لە خزمەتی جەنابتان و گوێگرانیشا چونکە بەڕاستی لێکۆڵینەوەی باشی ئەوێ جارێ ماڵە پیتکێنە ماڵە باجێنە بەڵێ بازە شوێن پێڵێن ماڵە قۆلێ بەڵێ ئەوەی کە مناڵی کات و خانوویەکە کات و دوای ڕووکەنە ئەفەرمێ ماڵە پیتکێنەیە ماڵ و گەینە حاڵی خۆیە حاڵ هەر ماڵێکت ببێ وەکو ئەو ماڵی مناڵانە واتانێ چۆن دڵیان پێخۆشە و هیچ نییە گەینە حاڵی خۆیە حاڵ معنایەکی زۆر قورسی هەیە لە کوردەواری خۆمانە ئەپرسن فلان کەس حاڵی چۆنە مەبەستیان ژیانێتی لە شکر حاڵی باشە ینی دەوڵەمەنە هەر ئەو کەسە کە حاڵی باشە لە وەختی نەخۆشینە یەکێک لە ژوورۆ لە لای بووە یەتە دەرۆ نەفرێ پێیەگا ئەڵێ حاڵی چۆنە ئەڵێ ها لە حاڵی خۆیە ئەڵێ ماڵە پیتکێنەیە ماڵ و گەینە حاڵی خۆیە حاڵ من کەوا حاڵی بمیتر حاڵ و ماڵم بۆ چیە ئەمە ئاخر نووسینی باوکم بوو خی گەورە لای باوکم مردووی هەموو لایەک خۆش بێ ئەوە چەندێ جوانە ئاواتێکی ڕێز لە باوکی بووری خوا ئەولایی وای بداتی بەو خۆم بینە کابرای لای من مردوو مامۆستا تەڵقین لێخۆن کوڕەکەی بێژە چی باشە خوا مامۆستا دووباری کردوتی بۆ ڕۆڵە تی بە خوا باوکم بۆ ساقی شەورە ناحاڵی وە دوو سێجار قسە تۆ گوێ دەودی برا بێ بێ کوڕی وای لە شۆ جێ بێ وڵایی هەر لەسەر شتێکی کرد بیرەکەمەوە ئەم نیوەڕێ پێش بەرنامەکە باست کرد وتێ نەفرێک باوکی مردووە ئەوە باسی دامایی ئەقلمان جا من حەزەکەم دۆست و خۆشەویست و خزمم فەقیری ئەقل وە فەقیری کورە فەقیری مادەوێ بەس فەقیری ئەقل نەوێ ڕاستە فەقیری مادەوە گۆڕێ زۆر جار ئەگەڕێ بۆ شوێن ئەوانەی بێئەدەبی کریا بەرامبەری لە خۆ گەورەیەکان کوڕ بەرامبەری باوک خەڵک بەرامبەری مامۆستا بەرامبەری بەرپرس ئیتر بۆ کۆمەڵێ پیا و قسە مەکرد گشتیان لەلای بێتاقەتون لە مناڵەکانەوتم برا بێتاقەت مەون بە قورئان بڕێ مناڵێ ئیمڕۆ هەر ئەقلی بۆ وەزعەکەش ناشکێت وتیان وەکو وتم وەڵا ئەم بەینا لەم دەوروبەری ئێمە پیاە کوڕێ باوکی مرد ئەو ڕۆژە باوکی مردوو لە ڕووی جەنابتان حەیواندارە کەری ناو ڕەنەکەیشان تۆپی و
مامۆستا کوڕەکەی لە تازەگا ئەیدا سەریایت خوا بۆ دەبڵ لێمانە دەیت براوەیەکی لێراگیرێ بەگوڵ ئەوش ئەولاد ئەی خوا ماوەسا عەبدوڵڵا جەنابەت چیە فەرمووی لەسەر ئەم والله کاک فاتح ماڵی دنیا و حاڵ و ڕۆیشتن و بەڵێ بەجێهێڵان و یەک نمونەی پشکۆلەم هەیە بە ئەوەتان پێ بڵێم ئەوانەی کە لە ناو خەڵقان کە تێکەڵ بە خەڵق بوون حتا ئێستا ئەم پیاوە کە هەر بۆ قسەی خۆش و قسە خۆشەکانیش هەم بۆ بەینێک دەورێکی هێنا و خەڵق چەنگە ئەی ناسێ ئەوانەی چینێکەن لە ناو ئێمە لەناو خەڵقایە لەگەڵ خۆشی و ناخۆشی خەڵقایە لە ناونانی و هەتا ساقام لەگەڵێت مامۆستای ئاینی بەداخەوە کە ئێستا شەڕەجوان خەریکە ناو ئەنجە پیا ئەبێکە ئیشەڵڵا ناژبێ ئەم مامۆستایانی ئاینە سەیرکە دائما لەگەڵ خەڵقا تێکەڵا لەگەڵ فەقیر و هەژاری خەڵقا لەگەڵ دەوڵەمەنگە لەگەڵ دەستڕۆیوە لە سوڕحیا لە ژێنمارەکردنیان لە هەموو شتێکیان تێکەڵا تۆ دیقەت بە لە هەموو کەس لە خەڵق لیانەوە نزیکە ئێکێکیان نەخۆش دەکەوێ بە سەدان کەس یعنی هەتا ئێڕاجە و خەڵقەچێ بۆ لای خەڵق لە هەموو ڕقمی تەلەفۆنەکەی لەلایە هات تێکەڵبوون بە خەڵق چەند بەرز دەکات یعنی خەڵک گوێ ناتی ئەمە مستەوای چییە مستەوای چی هەر مامۆستای ئاینی و مادام لەگەڵیایەتی تێکەڵە لەگەڵیا بە دەردەکانی ئەزانێ لە کاتی خۆشیە لەگەڵیاتی لە کاتی ناخۆشیە لەگەڵی سێرکە دائیمە خەڵک بە دەوریانەوەیە خەڵک ڕێزی لێگرێ هەر جبەیەکی لە بەرابێ تەنانەت کە خەڵقێک هەیە کە زۆر ملتەزیمی دینیشی نییە کە لەگەڵ ئەوی بینی یەکسا هەڵەسێ سەر پێ گەنجیش بێ مامۆستا ینی ئەوانەی کە فەقێنها گەنجیشن ینی تەمەنیشان نەکردو ڕیشیان هەر گەنجنی خەڵک ڕێزیان خۆیان دەخا بۆ ئەمە لەگەڵ خەڵقایە خۆزگە هەمومان ئاوا لەگەڵ خەڵقا خەمی خەڵک خەمی من لە پەنایەکەوە بە لە سووشێکی ئەم ژانەوە بۆ خۆم بژیم و هەموو ڕۆژێمە تێر بخۆم کاکە منیش لەم تۆ هەرەژی تۆژ نەبی من هەرەژی کەی ئەمە ژیانی مسلمانان ئاوا بووە ئێمە گەسەری سەحابی پێغەمبەر سەحابی پێغەمبەر سەسەڵام خۆی و سەحابەکان بکەیت چۆن ئالوودەی یەکتر بوون چەند فرموودە هەیە ماوەسا حەمەیسوف کە ئەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه و سلم برسی وهاتە دەرەوە بەیەکەوە چوون لەگەڵ سەحابەکان بۆ ماڵی فڵانە ئەسحابە و بەیەکەوە نانیان خوارد این چەند نانیان بەیەکەوە خواردووە ینی هەتا برسێتەکەیان بەیەکەوە بۆ تێرەکەیشە هەر بەیەکەوە ئێستا هەر ئەم مەجلیسە شکۆلی ئێمە لێرە کۆمار کردوێتەوە من ئەمڕۆ زیاتر بە خزمەت ئەم پیاوە گەشتم بە خزمەت ئەم پیاوە بە خزمەت جانابتان گەشتم هەر لە خۆ ئەمڕۆ نەوعی لە تێکەڵی لەگەڵ ئەم پیاوانەیە بۆم بێ لەوانەیە لەمە داجارێکە تەلەفۆن تۆ ڕەنگە هەر تەلەفۆنمان بەیەکترەوە هەیە تەلەفۆن بۆ کاک دانا بکەم تەلەفۆن مامۆستا تەلەفۆن بۆ کاک ئەحمەد بکەم هەر بۆ مەجلیسێکی پشکۆلی لێرە کە کۆمەڵ کردەوە چەند نیو سعاتێ یا سێ شارێکە یا سعاتێک بەوە تێکەڵبوونی ناو خەڵق بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لەم مزگەوتەی خۆمان مانگێک ئیعتیکاف بکەم ئەوەم پێ باشە بچم مشکلەی برایەکی دینیم حەل بکەم یعنی زۆر مهمە ئەمە مانگی ئیعتیکاف کە هەموو نوێژێ بە سەد نوێژ بە هەزار نوێژ لە مەدینە پێغەمبەریش بەڵێ نوێژی پێغەمبەریش بەڵام بچم مشکلەیەکی حەل بکە مشکلەکە جاروێ حەلیش نابێ بەڵام ئەسلی چوونەکەت خێڵەکە جاروێ تۆ کاک فاتە یەک مساعدەم بکە تۆ نەسیحەتێکی چوار گەنجەکەی چوار مناڵەکەی لەوانەیە مناڵەکە هەستی دوای گاڵتەوە پێ بکە بەڵام تۆ ئیشە خێرەکەی خۆت کردو کەلیمەتون طیبە و کەشەجەر طیبە کەلیمەکەی خۆت ڕوانووە خێرەکەی خۆت دەست دەکەی خۆ ئەگەر بەجۆ بکەن چاکتر بە جۆشێنەکە تۆ چاکەکەی خۆت گەیان ئەمر بە معروفەکەی کرد نەهی لە منەکەش ئەکەی ئینشاءالله ئینشاءالله مامۆستاگیان حتا ئەو حاڵەتە کۆمەڵایەتیانە بۆ حەدیث هەتا حەدیثەکانی پێغەمبەر زۆر تاکید لەواکە کە تۆ ڕەبوویت ئەگەر بە پێوە بووی ئەگەر دانیشتوی هەڵسەرەوە سەر پێ ئەگەر هەڵساوی بڵین بڕۆ بەڕێیا ئەگەر سەردانی نەخۆشیە بکەی مامۆستا من تەسەوڕەکەم ئینسان کاکدانا سەردانی نەخۆشەکەی هەر بە سەردانیکردنەکە کۆمەڵێ نەخۆشی من لە ناوەچێ خۆی کە خۆم سەردانم کرد ینی کۆمەڵێ بێتاقەتی کۆمەڵێ بۆخست کۆمەڵێ وەڕسی ینی بەعزێ شت هەیە کە لە منە بە سەردانیەکە هی ئەو لە ینی هی ئەو هیچ کەفارەتە بۆ ئەو بەس کەفارەتە بۆ منیش کە شتی دەرونیە مامۆستا ئێستا ئەوەی کە تۆ یارمەتی فەقیرێتی بۆ کابرا دڵخۆشترە لە فەقیرەکە کاتێکە پارەکایە بۆ کەسە ینی ئەمانە هەمووی مامۆستا حاڵەتە نەفسیەکە خی گەورە نوعی لە ئیفاقی نەفسی بۆ ئینسانە نێرێت لە هەموو خێرانە کە ئەنجامیدا بەڵام لەم بابەتی نەخۆشینانە من هەمیشە گلەیەکم هەیە ئەڵێم و من زۆر شت دەڵێم دۆست نەفرێک گەڵێ قسەی حەق دۆستی وە من نەهێشتوەوە من ژە ترسم بازە قسەی حەق تووشی مشکلاتم کە من مەبەستم کڵاشەکانی جەنابوو نێو ئەگەر مەبەستە منیش لە خزمەتان نەوەڵە قوربان حەچی کەسە لەم شارە ما بە سلێمانی
قاتی ڕانکوچۆغی هەیە جووتێ کڵاشی هەیە تەزبێحێکی درێژی هەیە خزمی هەیە 1 ساڵ سەری لێ نەداوە نەخۆش بووە عیادەتێکی نەکردووە پێویستی بە یارمەتی بۆ یارمەتی نەداوە زۆر ئێشم پێگەیانی ئەوە لە دوایش لە وەختی تازیەکەیش بۆ درۆ بۆ ینی هەیای لە لای مزگەوتەوە لاخواری تازیخانەکە و دانیشتووە دەزانێ بە سنگە و دوای تازیەکەش ناپرسێ لە کەس و کارەکەی من داوام ئەوەیە کە ئێمە هەر شتێکەکەین بەڕاستی لە گەلیابی بە تایبەتی یارمەتیدانی کەس و کار خزم و نەخۆش بەڕاستی گرنگیەکی زۆری هەیە لە ئاینی ئیسلامە و ئەوە جەناب باس فەرموو کە فەرمێ حتا 7,000 مەلایکە عیادەتی کەسێکەکەی تا ئێوەرە 7,000 مەلایکە دوعای خێری بۆکە و شەوەکەش تا بەیانی هەروەها مامۆستا نەک کەچوی بەلای نەخۆشەکە هەنێ قسە هەیە ینی خەڵکێکا زۆر ناخۆشە لە وڵات دراوسەکەی ئەمە جواب و قەدەری خۆ ئەبێ قسەی خۆشی ئەبێ قسەی خۆشی بۆکەی بەڵێ کاک ئەحمەد ویستم پرسیارێکە لێ بکەم بەس ئەفێ قسەی گەلی قسەیەکی شاتوانین من پرسیارێک لێکم ئەوەی کاتەوێ ئەسە بێڵێ ئەوەی کە ئەمەوێ نێڵم لە بین بە چ دوویست من قەستم خۆم نییە خۆن حەمد و سەنا بەخوای گەورەی یەک کێشەی مەعیشەتم نییە بەخوا بەڵام هەر حەزەکەم وەکو دەرزێک ئەم شتە بێتە نمونە من جارێکیان نەخۆشم لە ماڵا پیاوێک لە کەلار شێ حەسەنی ناوە بۆ ماڵ من تی کاک ئەحمەدچی دەوتم بەو قورئانە هەر لە خۆیەوە نامرتاحم شوێنێکی دیاریکراوم ئێش ناگا بەس لە خۆیەوە جەوم نییە و تااقەتم نیە و ئاو ئاسانە ئیشەکەم تی دەی من وەڵا حەزم گوسەری لێ دەم بیستم نەخۆشی من ئەچم بەس کاک ئەحمەد ئەمە 5 گڵایە جێی تێڵەتم شێ حەسەن یەک دنکتری وا بنێرە بەلا من هەر نەخۆش ناکەم والله دەوڵەمەندەکان ئەچین بۆ لای فەقیر دوعای خێری وەفرتێ نەکرد کاک دوعای خێر دەوڵەمەند دوعای خێردانە بۆ فەقیری وەکو خۆت تۆ دەوڵەمەندی براکە ئامۆزاکە کەسەکە نزیکە نەخۆشە بڕۆ دەگەڵا جێ بەڵەوە بچۆ دوعای خێری تۆی نێرەکە ئەمە خۆی دوعای خێرە خۆی هەموو شتێک کە تۆ و پارە بدەیت بەداخەوە چوون بۆ لای نەخۆشمان ئێمە ئەدایان زەعیفە لەو بارا خەڵک ئەیبینی بێجێتە ئاموالێ یا چی نە باش پرسیارەکە بکەم ئەرە وەڵام تەمەنی من شەوی جژنەوەنیە ئەمانەوێ لە چوارچێوەی شەرعا خۆشی و شادی ببەخشینەوە کاک ئەحمەد ئەڵێن ئافرەتێکی بەتەمەن لای ئێوە چۆتە لای مامۆستایەک ناوی بۆ عەمرە بنووسێ قوربان ئەزانم بەسەرەکە چۆن ناییەوە خۆی اینجا درۆزن قینەسی لە تەسویری لەبەرەوە لەم بەرنامە دەی کوشتێ لە بەرنامەدرا 15 کوشتێ لێ تێگەچێ بەس ڕاست بکەی کێشە نییە چونکە من وە هەر گوێیەکی مەسەلەکە دەرخەزانم ئەوە مامۆستا مەلا حەمەمین خۆ عافیکە ئەمری خۆیەکەن هەزار ڕەحمەت لە قەوری پیاوێکی کۆمەڵایەتی جوانی چاک و وەدەمی هەموو کەسێکەوە بۆ هەرچی 2-3 جار ئیشمان بووە تەلەفۆنم بگرێ سەر هاتی مامۆستا بە خۆی کەلار بەڵێ بەڵێ ئیتر ئەم قسەیە بوو گەڕانمە لە بەرنامەی کورساوتی کە ئەحمەد بۆ وتەوتمەی درۆکەمتی نەوەڵاوتم دەی دەست و کۆژەوتی شەوێ ئافرەتێ چوو بەلاوتی مامۆستایەژن ناوی بڕێ حەجاج هاتەسۆ خەڵک بۆ حەج ناوی خۆی نووسێ ناوەکەی من هاتیەسۆ حەج یا عەمرە حەج ئەوشتی خۆش کە بەڕێزەکەم بڕێ ناو هاتەزۆ بەیانی لە مزگەوتی گەورە ناوە خوێنمەوە بێ بۆ ئەوێ بەخوا وەرەخەن نێر لا میساتە وتی خوا ئاگادارەکە ئەحمەنامە 500-600 کەس وێسیاو من بەردەوام نانەوتی ساتە ناسەدە ئەم ژنە بێژە چی باشە مامەسا ژنەکەی شەومە ئەوتم دایکم خۆمەوەی دوانەوەی بۆ خاتری بە بۆ پێگەی ژنەکەی شەو مامۆستا عەبدوڵڵا لەسەر نەخۆش دڵدانەوەی نەخۆش نمونەیەکم لایە هەمتر عیبرەتی تێ هەمتر خۆشیشە بەڕاستی خوا عەفیکە جناوی باوکم لە خوای گەورە لە مردی هەموو لایە خۆش بێ ساڵی 2000ەکان بوو مار پێوە یا لە قەراغ مارەکە کۆڵەوەی با بووە مارە پیسەکان بوو زۆر ناڕەحەتێکە زۆر هیلاکی کرد مامۆستای هاو بۆ سەردانی باوکم تی مامۆستا مارەکە چی بۆ پێوەی یاویوتی وەڵی کۆڵەوەی باوتی بەخوا مامۆستا عجایب نەمردوویتی بەخوایە دانێ ئالەوەی یای بە گایەکی ئێمەوە دەم و دەسەناسی لێ واکومەتی خوا ماڵە ئاگە بۆ دڵخۆشیش وەڵام مامۆستا بەنسبەت ئەم شوێن نەخۆشەوە مامۆستا جوانی فەرموو بەڵێ سەردانی نەخۆش زۆر گەورەیە هەروەکو مامۆستا فەرمی نەخۆشەکە ناچێت بۆ لای بەڵام من تاز دەکە شەرعیەکە ناکە بێ شەرعیەکە لێوە حازرە سەردانی نەخۆش بەڵام بە شەرتێک دووسێ مواسەفاتی تابێکە ئاچی بۆ لای نەخۆش یەکەم لە کاتی گونجاوا بچی کابراتۆ لە سعات 11 خەوتووە یا پێشنۆر دوای عەسر دایمە نەخۆش باگایە و وەختێکی باشە دووەم کەم دانیشی وە کاتێک کە دانیشتی قسەیەکی بۆ بکەی کە دڵی خۆشکەی
نمونەی ئەو کەسانەی بۆ بینتەکەوک ئەو بوون و چاک بوونەتەوە. بەڵێ نەکەر ئەوار قسێکی خۆشی بووکە من زۆر جارسم لای بەعزە لە خۆش کومەڵی قسەیان بووکەم قسەکان لەوە قسە ڕۆژانی من نەبێ بەڵام هەر قسە بۆ ئەو موقیفە تۆزە دڵی خۆشکەی یعنی پێ بکەنی حەزەکە بچیتۆ بۆ لای حەزەکە سەردانی بکەیتەوە ئەمانە وە کەمیش دانیشی یعنی لە حدودی 10 دقە کەمتر زیاتر نەک تۆ 3 چارێک لەوێ دانیشی 2 چین بێت و بڕاتۆ هەر لەوێ دانیشتبی. یا ئەلە من جۆم لە بانخوازێ بوو خی گەورە سەرکەوتوکە لە تەلەڤیزیۆن جۆم لێ بوو کە قسەی باشکەی بۆ نەخۆش وتی پیاوێک چوو بۆ لای نەخۆشیەک قەیرێ لای دانیشتووی دوایە زۆر جارێکە زۆر دانیشتەوە قەیرەکە کردوی بە زۆر دانیشتووی هەستاوە ڕۆیوە لە حەوشەکەی هەر ئاوا هێنی کردووە پیاسەی کردووە کابرای نەخۆشی لە پەنجەوتی کاکە ئەو چیەکەی بوو خەریکی چی وتی وڵای ئەزام لەم ڕۆژانە ئەمری دارمەتەکە بینە ژوور و ئەرە بۆمان ناگەڕێتەوە دارمەتەکەمە لێرە بۆ ناگەڕێتەوە چۆنی ببینە دەرەوە دەبێ ئەمە سەرداهی نەخۆشی یا کوشتێتی ئەخ جاری وایە نەخۆشی فێڵەکە مامۆستا بێژە بوو هەر ئێمەوە تاوان نەخۆشیش کابراایەک نەخۆش کەوت کوڕەکانی وتیان باوە گیان خۆشەر نییە تۆم نەخۆشینە بمری بەڵێ حاڵی ناخۆشە و بێتاقەتی ئیسا حەز ئەەکەین هەر کێشە و گرفتێکەیە بزان قەرزاری کەس نیت نەمان گەرەگە قەرز و وەلای کەسەوە لێسین و هیچ نێ بزان قەرزاری کەس نیت دوای تۆ بچین گردنی ئازاکەین پارەکەی بدەینەوە ئاوشتی نەوەڵام من یەک کێشەمێ منیش و دایکیشتان نەخۆشینێکی خەتەرمانێ و تا ئێستا شاردمانە تۆ باسمان نەکردگە ئەگەر من مردم ئامانەتی ئێوە و دایکتان چارەسەری بکرد ئەوە نەخۆشینەکەی زۆر خەتەرە بۆ تێکەڵ و پێکەڵی کەس ناچێ و تو خوا چی مێبی خەنسەری دایکتان یەجێ نەمرد و دوایی ساغ بۆ عیبیتیانە ماوتیان باوە گیان شەوێ لە کاتی وەسیەتەکە شتێکی واتکوورە وتی وڕەوتم نەگا خەڵی بێ بۆ داوای باسی ئەو قسە نەگەر جارێت سەرمەرگە هایمانە خۆی مامۆستا من پرسیارە لە تۆکەم بەس کاتی پشووە بۆ دوای پشووەکە وەڵامەکەم بەرەوە هەڵە نەبم ڕعنا دوو ماناییە وانە لەسەر ئەم بابەتش جەنابێت چیرۆکێک یا بەسەراتێکە دەیە وایە جا ئەو چیرۆک و بەسەراتەمان دوای پشوەکە پێشکەشکە سوپاسەکەم خۆشەویستانم بەرنامە تایبەتی جەژن بەردەوامە بێت پاش پشوویەکی کەم پشت بەخۆ ئاگەڕێینەوە. دووبارە سڵاو عەزیزان لە با بڵین بەشی کۆتایی کە بەڕاستی نەمانزانی ئەو دوو بەشی تر چۆن کۆتایی هات لە خزمەت ئەم میوانە ئازیز و خۆشەویستانە لە بەشی کۆتایی پرۆگرامەکەمان ئەم پرۆگرامە تایبەتی بەبوونی جەژنی قوربانەوەی لە خزمەت ئەم مامۆسانە پێش پشوەکە لە مامۆسان پرسی مامۆسا لەسەر وشەی ڕعنا پرسیارم لێکردی بەڵام ئەزانم جەنابی شێت کۆمەڵک شیعرت هەیە و حەزەکەیت بیان لێ جا کامی بە گونجاوەزانی ئەوم بۆ باسەکە یان شعرێک پێشکەش هەردووکیان باسەکەم ئینشاءڵڵا یەکێک شێخی بیارە بە ڕەحمەت بێ ئیسا ئەوەم بیرکەوتۆ پیاوێکی زۆر ئەدیب بوو مەبەستم شێخ عوسمانە شێخی دوای سراجەدین بەهاءالدین ضیاءالدین و نەجمەدین عەلاءالدین عوسمانی و عوسمانی عەلاءالدین مەبەستم پێ عوسمانی عەلاءالدینە ئەوە من ئەمویست خەزان ناوی ڕعنایە بۆم نووسی بوو ئەمەوێ بیخوازم کەچی شێخ ئەوەی نووسی بوو سەبا بە لوتف بگو ئەن غەزاڵی ڕعنارە تەفەقودی بکونە تووتیە شەکەرخارە ئەڵێ بای بەیانی بە میهرەبانی بڵێ بەو ئاسکە لەنجەولارکەرە تەفەقودی بکونە تووتیە شەکەرخارە سەردانێ بکات لەگەل ئەو تووتیا کە شەکرەخوا تووتی حەزی لە شەکرە ئەگەر ڕێم و هەر باسی شێخ بەڕاستی ئەوە مهمە بۆ ئەم بۆ زۆر شت ئەشێ ماوەسمەلا عارفی چنگنیان بەڵێ چنگیان نازان لە بیارەیە لە دووڕوە وەختێ لە خزمەتی شێخ دەرەچێ لە کاغەزێکا ئەنووسێ بە قوربانگیان ئەوە سەیارە ئەڕوا دڵوگیانم لەبەر پێتا بەجێمە شێخ ئەکاتە پارچە شعرێک ئیسە مەجای ئەوە نییە هەمووی بخوێنمە و هەمووشم لەبەر نییە ئەفەرمێت دڵوگیان لەبەر پێمایە ڕاستە لە وەختێکە قەزیە منعەکیسمە لە وەختی وەسڵەتی بەزمی حزوری سرم نایە بەری پێت پێم لەسەرنا سەمعنایەکەم قوربان ئەڵێ دڵوگیانی لەبەر پێمایە ڕاستە نەگوا کە من لەسەرۆم و دڵوگیان کەوتووەتە بەرقاچی من لە وەختی وەسڵەتی بەزمی حزوری لە وەختێکە لە بەزمی بەیەک گەیشتنە ئەگەین بە یەک من سەرەخەمە بەرقاچی تۆ پێم کەوێت حەنسەری تۆ
سەر و دڵ و گیان و لەبەر پێمایە ڕاستە لە وەختێکە قەزیە منعکسمە لە وەختی وەسڵەتی بەزمی حزوری سرم نایە بەری پێم لەسەرن سیر کە ئەو تەواضوعەوە ئەو من وازان هیچ کەس نەیتوانێەوە شعری وا بڵێ. شێخ ڕەزای تاڵەبانی لەوانەیە کە بناوی ئەهێنرێ خەڵک هەر لایەنە خراپی ینی هەجوەکانی ببینەوە بەڵام مامۆستا جەنابەت لای جەنابەت معلومە شێخ ڕەزا هەمیشە یا زۆرینەی ئەو شعرانەی کە بە حساب ئاوە لە ڕووکەش نەرێنین هەمیشە وەکو شمشێرێکی دووسەر وانە وتوێتی هەمیشە دوو معنای هەبووە ئەکرێ مامۆستا نمونەیەکمان لەو شعرانە پێ بڵێ. وەڵاهی نمونەی زۆرن زۆرش خۆش نییە ئەوانیان بەڵام ڕوباعیەکی شێخ ڕەزا هەیە هەر هەمومان کاری پێ بکەین بۆ هەموو عمرمان کافیە کە خەڵگوازانە شعری شێخ ڕەزا هەر هەلەق مەلەکە ئەڵێ زوبدەی مەتاعی حکمەتە ئەم شعرە کوردیە هەرزانە بێ مبالەغە حرفی بە گەوهەرێ جامەی حیاتی عاریەتی کورتە زینەهار ئالوودە دامەنی مەکە بۆ پێچی مێزەرێ. معنایەکەم لە خزمەتانە بێ ئەدەبیەکەم زوبدەی مەتاعی حکمەتە ئەم شعرە کوردیە پاڵفتەی کەلوپەلی کاربەجێیە ئەم شعرە کوردیە هێشتا نەیوتۆ چییە هەرزانە بێ مبالەغە حرفی بە گەوهەرێ هەر پیتێکی لەگەر بە گەوهرێکیش هەرزانە هێشتا شعرەکەی نەوتە ئاخر شعرەکە ئەڵێ جامەی حیاتی عاریەتی کورتە زینەهار کراسی حیاتی ئەمانەت حیاتی ئەمانەتی ئینسان ژیانێکی کورتە زینەهار ئامان ئالوودە دامەنی مەکە بۆ پێچی مێزەرێ داوێنەکەی پیس و چەپەڵ مەکە بۆ لەحزەیەکی کەم پێچی مێزەر لە ئیستلاحی عەرەبە ئەڵێن وەشتی کەم ئەڵێ بەقەی دۆشینی حشترێکە لە کوردیە ئەڵێن بەقەی پێچی مێزەرێکە ئەڵێ زوبدەی مەتاعی حکمەتە ئەم شعرە کوردیە هەرزانە بێ مبالەغە حرفی بە گەوهەرێ جامەی حیاتی عاریەتی کورتە زینەهار ئالوودە دامەنی مەکە بۆ پێچی مەزدەرێ. جا شێخ ڕەزا شتی زۆر مهمی هەیە ئەم شعرە باشانەشی هەیە ئیشارەتێکی هەیە بە شتەکەی جەنابکەڵی دوو ڕووە قسەکانی ئەڵێ ئەگەر ئینسان کراسێکی شۆڕی لە بەرابێ و پیسی بکە بە هەر حاڵ بەڵام کراسەکە کورتیش بێ و پیسی بکە هەر ئابروویە چێ زوبدەی مەتاعی حکمەتە. شماسە هەر شێخ عەبدوڕەحمانی باوکی شێخ ڕەزا عەلامە و یعنی شاعرێکی گەورەی کورد بۆ ڕاست پیاوێکی گەورە بۆ خالص کاک ئەحمەد بێن و لای جەنابەت لازم تۆڵێ هەر سەری مەوزوعەکان دەرخرم نەزانم چی وانە باس و بابەتێکی حاکمەکەەوە چییە؟ حاکم زۆر مانیە وەڵا جایشە لەو حاکم من یەکێ لەوانە جارێکیان حاکمێکی بەڕێز وتیوە سجنیە گوتی و بۆ ئەکسی من قساکەیت ئەوتی و جەنابی حاکم بەخوا ئەکسی تۆ قسە ناکەم تۆ لە من تێناگەیت خۆشەر نییە ئەوەی سجنوێ یعنی ئەقلی پێ نییە ئەوەی فەقیر و ئەقلی پێێنێ وانە زۆر جار ئەوشت و نەوەڵا ئەکسی من قسەیوتی نە بەخوا قوربان تۆ لە من تێناگەیت ئیتر کردیە قەڵەمەکەی وتی ئەوە نێت تۆ ئەکسی من قسەیسە ئەمە چییە؟ سجنیەکە وتیەوە پاچە قوڵنگە یعنی ئەوتی کوڕمەوە قوڵنگەیە قەڵەمەوتی جەنابی حاکم بۆ تۆ قەڵەمە بۆ من قوڵنگەیە ئەوە نییە ماڵی منی پێکاولەکەی ئەوە یەکێکە لەو بابەتانی شتێکی کە شتێکی خۆش شتێکگەر بەسەرهاتێک یا شتێک لەسەر فەقیری خەڵک لەسەر فەقیری خەڵک بەرامبەری لە خۆی گەورەتر بەڵێ بۆ نمونە ئەو ساڵە لە شوێنێکا سیارە دای لە مناڵێ پیاوێکی وەتەمەن وتی من شایەت ئەی خەڵک خۆی لە شایەتی ئەشارێتەوە وەڵا خۆی نووساوە شایەت و بردیان بۆ ئیفادە سەندن لای نازانم تر کێوێ ئەو بەڕێزەکە ئیفادەی سندوتی کا حاجی ئەو وەز ئەوە چای خۆی بناوتی عەرەبە و ماڵی خوا تێچوو تی دای چۆن و کردیە کڵاو جامەنەکەوتی ئەمە فلکەکەیە حاجی سەقە لای فلکەیەکا بوتی ئێ کردیە پاقەت و شقارتەکەی و پاقەتەکە وتی ئەمە سیارەکەی و شقارتەکە وتی ئەمە مناڵەکەی وتی ئێ کردیە کڵاشەکەی وتی ئەمە حساکە خۆتی و سەیرەکەی کورەتی بیکەنە دەرە گێرە شوزانە شایەتی دەبی ئەی خۆ کاک ئەحمەد مۆبایلەکە و چەند ناوی تیا خەزن کراوە؟ من ئیساوە ئەزانم 3000 یاتیا لەبەرەوە سڕیاوە ئەمجارە دروست بووە 3 زیاییتیاوە 3000 ناو؟ ئەرەوەڵا 3000 ناوە تۆ پەیوەندی و تەلەفۆنات ینی بۆ دەکەن تۆ بۆیان قوربانی سەرم لە بەقیمەترین پیاوە تا بێقیمەترین پیاویاتە چۆن؟ من ئیشماوە گشتی جاری وایە کابرا لەوانە کە خەڵک وە شەقوشر و نەزان و نەفام و چیوچی باسیەکە دەسەکەمە قۆڵیان لە شوێنەکە یا ئیشێکی بۆ دۆزمە یا تاعین یەکەمەوێتە پیاوێکی ئاوە کەسم لێ زیان نییە بە کوردەکەی کاک ئەحمەد بۆ سەردانی
شتێکە باس کرد فەرمووت بچم بۆ هەر شوێنێ ماڵی خۆمە و یەکسەر لا یەک دنێک هزار سەیران و مناسبە بێ ئەوەنە شەغل و چایەتێکی خۆمەنەوە کەشتی وە ماڵی خۆمە زانوام کوردستانە لێرە هەتا بادی هەرە وەڵا کوردیش لە هیچ وەڵام منی شەروامە دەوڵاتە وەڵام من هەروە کەمە و لە هەرکە تااقەت میێنانە خۆم نەگەشت ماوەسا عەبدوڵڵاشتێکی پێ بەمە باس فەرموو هیچ پێدا وڵا لەسەر ئەوەی مامەسا ئەم پیاوانە دوو شتیان بیر خستمەوە یەکیان ئەمەی کە فەرمووی قاچی لەسەر و ئەمانە یەکێک لە قیادە ئیسلامیەکانیان لە عالمە گەورەکانی ئیسلام کە ئیعدام کراوە خۆی لە میسر لەسەر بردویان لەسەر مەناسەی هینەکە کە ئیعدامیکەن ئیتر دوای پێیان و تۆ کاکە ئەگەر فڵانش دەکەی ئیمزایەک بۆ فڵان کەس دەکەی ئیعدام ناکەیت توێتی من ئێستش قاچم ئەوتە لە ڕێکی سەری ئێوە چۆن لەم پلێوی بە خوارەوانێ خۆمینەکەم بۆ ئێوە یەکێکی کەش لەسەر ئینسان ئاگای لە خۆی بێ هەر مەشغوڵ نەبی بە دەوروبەرەکەتەوە پیاوە گەڵێ ئەچێتە لای دکتۆری ئەڵێ قوربان ژنەکەم گوێی گرانە ئەمێ بێنمە خزمەت جەناب و کەی سەرم بۆ دانێ ئەڵێ پێشەوەی سەر بۆ دانێم چۆ بۆم هین بکە بزانێت لە چەند مەترەوە بانی بکە لە چەند مەترەوە نابیستێ کە تهدیدێکن ئەو ساوەرە علاجەکەی ئاسانی ئیشەڵا علاجەکەین ئەمە یەکەم جار لە دەمەترەوە بانیەکارە ژنەکە چیمانەیە هیچ جواب نییە لە هەشتەوە هەر عینی لە پێنجەوە هیچ جواب نیە لە سێ مەترەوە بانکە ژنەکە چیمانەیە ئەڵێم بریشکمانەیە خۆ بۆ تۆ گوێت کەڕە کوتم ئەم گوێ لێ نەبوو ئەو ئەو هەموو جارە جابیات و ئەم گوێ لێنەوە کەسێکە ئەم خۆی گوێ گرانە بەقینە ئەبێ خۆی بچێ بەلای دکتۆر هەر لەسەر ئەوەڵێ خوشا وەختێکی خودرا بەرسەرێ دارێ فەنا دیدەم خودم بالانشین و عالەمی را زیرێ پا دیدەم کەسێکیان بردووە بۆ ئیعدامکردن ئەڵێ خوشا وەختێکی خودرا بەرسەرێ دارێ فەنا دیدەم خۆش بە حاڵی خومە کە کاتێ لەسەر داری مەرگام خودم بالانشین و عالەمی را زیرێ پا دیدەم خۆم هەم لەسەرەوە ئەو عالەمەها لەژێر پێمە وازانم مەحویش شعرێکی ئەگەر بیرم کەوێتەوە جاران کورسی هەبوو پیانەوت ئاسکەمل چونکە ئێرەی وەکو ئاسک تەسویری ئاسکێکی پێوە بوو ئەڵێ فەلەک با یەک دنیایم شارە کە ئەڵێم هەر شتێک وتم بای دنیایەکە ئەمە جارە عەجایب نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر جار فەرموویەتی خەیر من الدنیا وما فیها ئەڵێ فەلەک هەرگا کەسێکی هەڵبڕی کاکە حمە باش گوێی بۆ بگرە فەلەک هەرگا کەسێکی هەڵبڕی نۆبەی هیلاکەتیە کە مل بۆ گەینە پەت بێ پێ لە کورسی و ئاسکە مل چی بکە ئەمە قسەی مەحویە و بە ڕەحمەت بێ ئینشاءالله عادەتەن کەسێک کە ئەی ئەدامیەکەن ئەیخەنە سەر بەرزاییەک بۆ ئەوە ملی بگاتە پەتەکە ئەڵێ فەلەک هەرگا کەسێکی هەڵبڕی نۆبەی هیلاکەتیە گردوون هەر وەختێک کەسێکی بەرزۆ کرد سەرەی تیاچوونێتی کە مل بۆ گەینە پەت بێ پێ لە کورسی و ئاسکە مل چی بکە پێش یانوی کە ئەگەر شادەکەت حاضر بێ و پێشکەشیکەی من پرسیارێکە وا بزانم نوکتەیەک لەسەر شێخ مەحموودێ لە تەواڵە شێخ مەحموودی حەفیدوانیە بیرتە مامۆستا تقریبا بەڵێ ئەومان بۆ بڵێ و لەگەڵ ئەگەڵ شعرێکیشت حاضر وەڵا حەزەکەین قوربان شێخ مەحموود تەشریف باتە تەواڵە کەلیمەی تەواڵە ناوێکی ناخۆشە ظاهران تەواڵە مامۆستا مەلا عەبدوڵڵاش هەبووە لەوێ کاتبی شێخ حیسام الدین و ئەوانە بووە و وازان خزمەتێکیشی لەگەڵ ئێمە بووە ئەفەرمێ مەلا عەبدوڵڵا چیەکەی لەم تەوێڵەغا ئەویش دەڵێ میر ئاخورم یعنی ئەو حیوانانەکەیانە ئێرە من شێخ مەحموود ئاڵفەکەمە بەری وەڵا نازانم ئیتر شێخ مەحموود جوابێکی نییە جوابێکی پێ نەماوە بەڵام شێخ مەحموود بە مامۆستا مەلا عەبدوڵڵای ئیمامی مزگەوتی گەورە ئەفەرمێن مامۆستا مەلا عەبدوڵڵا من بە خزمەتی گەیشتم و جانەبیش ئەبێ و خزمەتی گەیشت بێتی ئەفەرمێ کردمە سورمەی چاوەکانم تۆزی خەت و خاڵەکەت من بە مژگانی وەفا جاڕووکەشی بەرماڵەکەت یا جاڕووکەشی بەرماڵەکەت بەڵێ کردمە سورمەی چاوەکانم کردمە بە کلەی چاوی خۆم تۆزی خەت و خاڵەکەت بەڵێ من بە مژگانی وەفا من بە برژانی وەفا جاڕووکەشی بەرماڵەکەت بەرماڵەکەی تۆ گسک لێدەم یا بەرماڵەکەی بردەم گسک لێدەم مامۆستا تۆ لەو ڕاوەکردنی شعری شاعیرە کلاسیکەکان چ ئەوانەی خۆمان چ فارسەکان زیاتر لەگەڵ چێ ئاوێتە بووی یا زیاتر بە چیان زۆر سەرسامی واللهی خۆ قوربان ماشەڵڵا شاعیر ئەوە نەموهێمن و شارەکان ئەوەنە بەلەزەتن
بەڵام من ئەم دوو سێ شاعرم زۆر بەلاوە گەورەیە یەکێ مەولەوی سۆز و گڕ و عیشقێ لە شعری مەولەویا هەیە لە هیچ کەسێکان نییە بۆ چوونی من ئەم جارە جیناس و تەرتیباتێک لە ینی جوانکاریە لە شعری نالیە هەیە لە هیچ کەسێکانە لە عەرەب و لە کورد و لە فارسە بە پێی ئاگداری من و ئەو حکمەتە جوانانەی کە لە شعری مەحویش هەیە لە هیچ کەسێک نییە ئەوە بە ئاگداری بەندە. ئەی سەبارەت بە فارسەکان مامۆستا فارسەکان وەڵام من وەکوڵی دەروێشی سعدی شیرازیم بەڕاستی زۆر مهمە چونکە من ئەکرێت گولستان و بۆستان و مەواعیزی سعدیم 20 جار وت بێتەوە بە خەڵک ئێستش حاڵی حاضر ئێڵێمەوە و ئاگاداریشتان سعدی کووردە بەڵێ ئەم کوردبوونەی چۆنە نازان کاتی بەرنامەگەنیانە مامۆستا عەبدولکەریم و دەڕز نووسیوێتی جارێ پارچە شعرێک بوو لە کولیاتەکەی مامۆستا مەلا ساڵحی زارا لە سەیساق من بە خزمەتی گەیشتم بەشێکی کوردی تیا بوو ئەڵە گەه بە تازی ئاستین بەرمەن زەنەت گوویە تەعال گەه بە کوردی گوویەدەم بۆرێ نشین و نانوەر ئەڵێ گەه بە تازی ئاستین بەرمەن زەنەت گوویە تەعال هەندێک جار بە عەرەبی دەسم لێ ڕاتەکێنێ ئەڵێ وەرە گەه بە کوردی گوویەدەم بۆرێ نشین و نانوەر هەندێک جار بە کوردی پێم ئەڵێ وەرە دانیشە نان بخۆ جا مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس نووسیوێتی سعدی خەڵکی دەگاشێخانی مەریوانن دەگاشێخدەیەکمان هەیە لە مەریوان ناوی دەگاشێخانە و مەردۆخیەکان لەوێ بناغەی مەردۆخیەکان لەوێوەیە ئەو لە مەردۆخیەکانیش نییە باوکی لە جوانڕۆ مەلا ئەبێ یەکێ لە ئەتابەکەکانی شیراز دێت بچێ بۆ حەج سەیرەکە ئەم عالمێکی زۆر فازڵ و گەورە بێ پێ ئەڵێ ئەگەر تۆ ڕازی بیت من لەو سەر و لە حەج هاتمۆ لەگەڵ خۆمە ئەبەم بۆ شیرازەکەم بە مەلای خۆمان ئەلبەتە مەلاش خواخوایەتی بچێتە شوێنی سەرفیترەکەی زۆر بێ ئەڵێن مەلایەک چوەتە بەغاوتێتی مەلا جەژنی ئەم دێ نەبی جا مامۆستا فەرمێت ئیتر لە دواییە ئەیبا لەگەڵ خۆیان وەختێتۆ ئەیبا لەگەڵ خۆیان و سعدی لەوێ لە دایگە بێ چونکە ئەڵێ مەولیدەم پرسید گفتم خاکە پاکە شیراز لەوێ لە دایک بووە بەڵام کوڕی ئەو پیاوە کوردەیە و شعرێکیشی هەیە ئەڵێ دوور گەشتم ئەس قەبیلە عمری من بەرباد شد حرفی ئەبجەدرا بخانی 270 شد کە ئەبێتە کوردم ئەبێتە جوانڕۆ دیش تقریبان ئەمانەت بەڵگەن لەسەر ئەوە سعدی کووردە و ئەوە سونی بوونیەکەیشی 100% مەڵە سنیش بووە بەڵێ مامۆستا عەبدوڵڵا بکەین دەربارەی ماوەسایەتی بەرنامەکەش کۆ بکەینەوە جنابیان شارەکانی منتان لەبیر نەچێت بە سەرچاو هێشتا شعر نەخوێنەوە نەوەڵڵا حەزەکەم مامۆستا عەبدوڵڵا ئامۆژگاریەکی خوێندکاران و قوتابیان و گەنج و لاوەکانمان بکات کە جنابیان ینی ئێستا کە خانشین بوونەوە ئەزان مامۆستا ینی ساڵانێکی زۆر مامۆسایی قوتابخانە بووە نازم لە لادێ مامۆستا بووی مامۆسای هەر لە شارا بووی لە لادێش و لە شاری شەماکانش تەجروبەی خلاصەی تەجروبەی خۆت ئامۆژگاری چییە بۆ گەنجەکانمان بۆ مناڵەکانمان کە بخوێنن وەڵاهی بە حکمەوەی کە 43 ساڵ مامۆسایەتیم کردووە الحەمدولىله تەمەنێکە ماشەڵڵا 43 ساڵ تەمەنێکە لەگەڵ چینی گەنجانە هەڵساوم و دانیشتووە مامۆستای بیرکاریش بووم لەگەڵ مامۆستای تەربیە ئیسلامی دوای تەربیە ئیسلامەکان لەسەر وەکتیان بە عەمەی تۆ نایە کردیانەوە هەر بە بیرکارێکە مهنەیەکی زۆر خۆشە ئەگەر بچیتە ناوی و لێی بزانی زۆر پیرۆزیشە زۆر مهنەیەکە جێدەستی خۆ دەبێت یعنی زۆر جارشمە شوێنێک و دایرەیەک و یەکێک مامۆستاگیان چۆنی خۆ من ئەو ناناسمەوە بەس ئەو ئێمە ناسێتوانێ ئەو تەلەبانەش ئەو کەسانش کە لەو شوێنەیە هەن ئەو میهنەیە وای لێکردو هاتووە گوێ لە تۆ بگرێ ئەدا ئەوە نەبێت چێ لەو سەجادەدانیشە گوێ چل کەس دانیشە گوێ لە من بگرێ من چیم بەرامبەر بەو خەڵقە ئەو گەنجانش کە ئێستا ئەخوێنن من تکایەکم هەیە لێیان یا مەخوێنە بەڕێک و پێچی واز بێنە خەراب چوو بە ئیشێکە خەریک بە یا کە ئەخوێنی بەڕێک و پێچی بخوێنە بە مەزبوطی باشی هەوڵ بە خوێندەواری بەدرکە خوێندەواری تاعینات ببێیانە بێت چاوە یعنی باوەڕ کە ئینسانی نەخوێنەوە تقریبا بە شوبهە کوێرەکە ئەناسرێنێ بۆیە گوێ لە هەموو مامۆستانە بگرە
بە هەموو نوعەکانەوە و بێجگە لە مهنەی مامۆستاییش هەموو مهنەکان با من یەک ملاحەزانە سەر بڵێم زۆر کەسێک هەیە مامۆستایە بەهۆی ئەو مامۆستایەتی و خوای گەوری ڕازی بێتێتە بەهەشت زۆر کەسی بەهۆی ئەو مامۆستایەتی ئەچێتە جەهەنەم زۆر کەسێک شاعیرە بەهۆی ئەو شعرانە خوای خەدە بەهەشتەوە هەیە شاعیرە بەهۆی شعرەکانی خوای خەدە جەهەنەم هەیە سەرۆکی وڵاتە هەیە وەزیرە هەیە محامیە ئیتە هەموو مهنەکان کە مامۆستای ئاینی باوەڕتان هەبێ مامۆستای ئەمی کە ئیشەڵا زۆری هەرەچێتە باشتەوە بەهۆی مهنەکەی بەشەوە هەیە بەهۆی ئەو مامۆستایە کە چۆن نەزار بۆ خۆی کاتە مهنەکان چۆنی بەکارێنی ئەکەوێتەوە سەر ئینسانەکە خۆی وە چۆن دائیمە من لە مامۆستایەتی قسەیەکم کردو با ئێسێک لەدا بیری ئەوەی بخەمەوە هەر کاتێک تۆ چووی لەو مەکتەبێ من دەستم کاتەوە پرسیاری منە کرد لە تەلەبەکان لە عامەی تەلەبەکان گوتیان حەز لە دەرسەکەیان پێ معلم من پیاوێکی باش نیم لەو میهنە باش نیم ئەگەر باشبی ئەبیشە ناو دەری ئەو خەڵقەوە تۆ ێستا بەرنامەیەکی پێشکەشێکی وایان وانە هەموو شاربڕیان کاکەم بەرنامەی بە عەمەلا کات و من جەڵمە بەرنامەی بە عەمەلا تۆ نشوێ بەڵام بەشی زۆری خەڵک بڵێ ئەم بەرنامەیە چاکەمانە تۆ چوویدە ناو دەری ئەم خەڵقەوە معناه تۆ باش شعری کاک ئەحمەد بڵێ هەر بینۆسەر باسی کاک ئەحمەد ئەم شعری ئەم پیاوە هەموو خەڵکی سلێمانی بێ بڵێ کاکە بەشی زۆری خەڵکی سلێمانی کاکە شعری ئەم پیاوە بە عەمەلا من جەڵم بە عەمەلا وازی لێ بێ تەواو ئیشی تەکە خەڵقێکی زۆر بڵێن کاکە شعرەکانی شتی خۆشی تایە شتی جوانی تایە بە دەم پێکەنینەوە شتی فێرەکە من جەڵم شتێکی باش ئەسڵی میهنەکان ئەسڵی مینەکان ئینسانەکە خۆی بە چه ئاراستەیەکە ئەبا ئەوە مهمە و ئەخیر نەسیحەتیش مەجارێت بۆ هەموو خوێندکارەکان لە ڕەوزەوە کە ڕەوزە ڕەنگە زۆر گوێ نەگەنجارەکە مناڵن هەتا ئەخیر مەرحەلەی دکتۆرا ئەوەی ئەخوێنێ بە باشی بخوێنێ ئەوەی ئەخوێنێ بە چاکی بخوێنێ بۆ خوا بخوێنێ خوای بەرزی کاتەوە مستقبلیشی ئەبینێ و خوێنەکەش بە باوانە بێ هەر پێی تاعیمبی خۆ ئەگە تاعیمبی باشتر بەڵام تاعینیش دەبێت خوا کەسێکی خوێنەوەر لێکی و کەسێکی نەخوێنەوەر لێکی دەست خۆش مامۆستا دەست خۆش بخوا کاک ئەحمەد یەکش پرسیار لە تۆ کەوتین لای مامۆستا دوسێ جار ئینزاری کردین و بەرنامەکەش وات کۆتایی هات لەسەر نانی جۆ و مەطعەم وا بزانم شتێکی خۆش ڕووی داوایە وەڵاوە جارێکیان چوومە مەطعەمێک کەوتم دوو کەبابم بۆ بێرە و شاگردەکەوتی فەرموو کە ئەحمەدم دوو کەباب بێرە و من نانی جۆی شخۆم لەبەرەوەی شەکرم لە دڵسۆزی منە لە فەقیری خۆیان یەک فیکەگر بۆ نانەوەغەوتی کە ئەحمەد جۆخۆ بەس ئەم مامۆستا بەڕێزە باسی مامۆسای کرد کە بۆ تەلەبە وایە بەڵام جاری وای شێ مامۆسای ئیسا ڕێزمەیە بۆ گشتی وەکو جاران دەرز نادەنە تەلەبە جاژێ مشریفێ چووەسە ئاواییەکەوە دیارە مامۆستاغا کەمتەر خەمووە وتیوە تەلەبێرسە یەک و یەک چەنەکە مامۆستا لە پرتی مشریفەکەوتی و دوو ئاوتی و دووەکە وتی و ئافرین دانیشەوتی وەرسەوتی و دوو چەنەکە مامۆستا وتی و چوار مامۆستا لە خۆی شکوو کە تۆزێک کەمتەر خەمە تی چوارتی ئافرین دانیشەوتی یەکێت وتی هەڵسەوتی چوار و چوار چەنەکە مامۆستا ئاوتی مامۆستا بڕمێمە کۆلوتی نەوەڵا ئەو زەڵێ بوڕێ شتێکی خۆشتان بەپەرەوە گەڕم مشتی پێکشێتە مەکتەبێکەوە من لە مامۆستایانە ئەمە هەبووە ئەڵە زوو چێتە مەکتەبێکەوە ئەو سا مشتیبەکان ئاەتیان وا بوو لە تەلەبەکان هەڵە سەنگ لێ پرسی دارە مستەوای تەلەبەکردنەوە لە دەستی جوغرافیا بووە پێێتی ڕۆڵە کەناڵی سوێس چێشکانی یعنی کەناڵی سوێس کە لە بینی میسر و بەحری سپیناوەڕاست و ئەمانە چێشکانی یعنی چێ دروستی کرد تەلەبەکەش گرێوتی بەخوا مامۆستا من ئاگام لێنی و ئاگام ئەویش مشتەکە زۆری بەلاواجێ بە مامۆستاکەی پێوتی مامۆستا لە تەلەبەکەتم تەلەبەکەت ئاواڵێ تی بەخوا ڕازەکە ئەمە زۆر بە ئەدەبی ئیشی داوامەکەی کێ ئەچێ بەلای مدیری مەکتەبەکە پرسیارەکە ئاڵێ ئەرێ مامۆستا شتێکی وای لە تەلەبەکە پرسی ئاوای بوو مامۆستاکەش ئاوای بوو ئەی تۆ هینەکە مامۆستاکە بخاطی خوا تۆ ئەڵێ ئیشی بخاطی وەختی بەخوا ئیشی ئەوان نییە ڕازەکە ئیشی خەڵکی گەیەوە ئەوان ناشتی جادەکەی بێژاڕۆکی بەخوا هە تازای شتێ ناگەن بەس مامۆستا من کاکدانا دقەتم مامۆستا بڵا کە باسی شاعری کرد هەیە بۆ بەهەشتە چی و هەیە بۆ جەنابە بەر بەهەشتەکە کەوت من ئامنێ بە خاجانەکە ئەوەیە کردە دەستگردنی ئازای بەر ڕێکەوتیتەوە مامۆستا گیان وا بزانم تقریبا 2 دقیقە کاتمان ماوە وەڵی من قسە ناکەم 2 دقیقە بەسەڵەن 2 دقیقە کاتی ڕسمیمان ماوە جا تۆ چەند شعرت حاضر من دوو پارچە شعر عەرزم کردن جارێکیان شعری مەولەویە وازان لەوە بەلەزەترمان نییە بەندەیش هەر جەژنانەیەکە و وەکو بڵێ جەژنە پیرۆزەیەکە و زۆر مەبەستمە کە بگاتە دۆستان و ئازیزان کامیان دەست پێ بکەم بە ئارەزوی خۆت
بارزوي حەزەکەی لە دووەمەوە ئەترسم هینەکەی خۆم فەوتێ بۆ نانە بە تەئکید ئینشەڵڵا نافەوت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما پیرۆزبایی بەندەیە بۆ هەموو ئازیزان و خۆشەویستانێک کە ئەیان ناسم و ئەم ناسن لە هەر کوێیەکی ئەم ئەرزی خواهان ئیتر ئەمە وەکو بڵم چی ئەمە ئیتر مێلورەش بە سەنگومەنی خۆی داوای لێبوردنیان لێ ئەەکەم و گردنیان ئازابی و گردنم ئازاکەن. ئەرزم کردوون خزمانی ئازیز دۆستانی گیانی بە قوربانتان بم وەکو قوربانی چی خۆشەویستە و ناسراوە و دڵسۆز لە سنە بیگرە تا سلێمانی بە تایبەتی تۆ ئەی خوشک و برا لە دەوری گۆلا و لە مەریوانی ئەو مامۆستایانەی لە خزمەتیان دام دڵسۆز و بەڕێز سۆمای چاوانی ئەو خواناسان و تێگەیشتوانە مامۆسامان بوون کاتی نەزانی نوێژ خوێنەکانی مزگەوتی هیجرەت پێشنوێژەکان و بانگبێژەکانی هەموو بەڕێزن خوا نەیان بڕێ مەردیکان زایە و ئەمانیشکانی چەند دڵسۆزن لام چەندە خۆبەخشن برای مەردۆخی و کاکی ڕەحمانی مامۆستای حافز قاریئی قورئان خزمانی لەگەڵ خاو خێزانی لە بیرم ناچن دەردێ گرانە سپڵە و سفرە دڕ بە هیچ نەزانی هەر کەس بە دیاری پێیدام پەرتوکێ بێنرخم ئەگەر قەدرم نەزانی وەک تاجی شاهی لەسەر سەریە نێم ئەیان خوێنمەوە هەرچێکم توانی. دەرێژ ئەحمەدم قەت لەبیر ناچێ بۆ نوکتەی زۆر خۆش نییە ئامانی لە کاتی زیارەت کاک ئەحمەدی شێخ مزگەوتی گەورە بۆ تەمەکانی دەورەی لێ ئەدەن دێوانەی ناوشار ئەڵێن تۆ گەورە و شاو سەروەرمانی سەرجەم ئەو فەقێ و برا فێرخوازەی لوتفیان کردوتیان مامۆسامانی لە 200 کەس ئەبن لەم دی و ئەو دی و ڕووناک بوو کۆڕمان وەک چراخانی گریانی بە کوڵ لە ڕاوەی شیعرا پێی ئەداین کەش و هەوای عێرفانی ئەمەندەش نوکتەی خۆش ئەگەڕاوە ئاخ تۆمار ئەکرا و کەسێک ئەیتوانی کۆی ئەکردەوە وەکو پەرتوکێ پێکەنین ئاوی لە چاو ئەهانی هەموو ئەوانەی کە کوردی مردن خەمخۆر و دڵسۆز بۆ نیشتمانی لەگەڵ ئەوانەی وان لە هەندەران لە فەیسبووکایە ناو نیشانی خزمانم هەموو لەم دی و لەو دی و نەخۆشەکان و تەندروستانی قوربانتان گشت لێ پیرۆز بێ هەموو ئەوانەی کە ناوم هانی گردنتان ئازا و ئێوەش ئازاد بن ڕون و ڕەوان بن وەک ئاوی کانی لە بیرم مەکەن لە نزای خێرتان من کە کۆچەرم لە دنیای فانی بەڵکو خوای گەورە ڕەحیم و ڕەحمان بە دەریای ڕەحمی بشوا تاوانی سپاس بۆ خوددا و درودی بەخوڕ بۆ سەر ڕێبەر و یار و خێزانی هەر وەک درودێ خوا دەینێرێ بۆ ئیبراهیمی یادی قوربانی لەگەڵ ئیسماعیل لە نەوەیانە ئەو محەممەدەی ئەم نورەی هانی صلی الله وسلم. ئەمەکەی خۆت بوو ئەمە هینەکەی خۆم ئەوەکەی مەحوین ئەوەکەی مەولەوی والله ئیتر هەر قوربانێ بەبێ شارەکەی مەولەوی نابێ من بێ ئەدەبیەکەم لە خزمەتی جەنابیشتانە و گوێگرانیش معنای ئەەکەم دیارە مەولەوی لەم پارچە شارە داوا ئەکە خۆشی بکرێ بە قوربانی لە دواییشە معزەرەت دێنێتەوە لای قوربانی ئەبێ ساغ و سەلیم بێت تۆ چەندین عیب هەیە و عیبەکانیشی باسەکە ئەفەرمێ قوربانن جەژنن شاییەن دەستنەگەردەنن ڕۆی ئازاییەن واتە ئەی قوربانە و جەژن و شادیە وەختی ئەوەیە دەست بکرێتە ملی یەکترین و ڕۆژی ئازادیە هەی دەستبۆست وەشنیگارانن خەیر پابۆس خاتردارانن دەستماچکردنی جوانەکانە دوایی پەشیمانە بێتەوە لە قاجماچکردنی عاشقەکانە کۆن کوشتی و باردەی گوڵجەمینانن هەی ئەرواح دڵخەمینانن کوا قوربانیەکە و بیهێنن ئەوانەی دەموچاویان وەکو گوڵوانە وا ئەکەن ئەڵێن ئابیهێنن هەی ئەرواح دڵخەمینانن دڵخەفەتبارەکان ئەمیشە لەمە سەر و ڕۆحمان هەر کەس گیان وەکەف پەی نیگارێوەن هەر یەک قوربانی وەفادارێوەن هەر کەسێک گیانی لەسەر دەستی پەلی دەستێتی بۆ خۆشەویستێک هەر کەسێک قوربانیە بۆ وەفادارێ سیوای سەودایی سەباسی خۆیەکە سیوای سەودایی بە خۆشەویستەکەی ئەڵێ سیوای سەودایی هەراسانەکەت مەحروم جەکەفتەی پای ئاسانەکەت
بێجگە لەو کەسە کە عاشقی هەراسانی تۆیە ئەو نە بەدبەختە مەحرومیشە لەوە لە دەرماڵەکەیشتا بکەوێ نەپەی چەم سورمەی گرد پاڵاتن نەپەی گیان قوربان بەژنێ باڵاتن نەبۆ چاوم کلەی تۆزی کەوشەکانت هەیە نەبۆ گیانم قوربانی باڵا جوانەکەی تۆی هەیە مەولەوی مرد پەی ئۆسادەی بێ درێغەکەت بسم الله و تەکبیر دەست بە تێغەکەت مرد بۆ ئەوە بڵێ ئادەی وەسادەی بە قەسابەکە بسم الله لێ بکە و الله ئەکبەر و دەست بگرە بە تێغەکە پەی قوربان کردەی ناڵەنەی ڕنگبەی چێشمە بۆ ئەربەی وەی پەی من ئەرنەی بۆ بە قوربانیکردنی کەسێک کە ناڵەکانی ئەڵەی شمشاڵ ئەناڵێنێ ڕەنی ئەڵەی بەیە ئەوە زەردە چێشمە بۆ ئەربەی چی ئەبێ ئەگەر بێیت وەی پەی من ئەرنەی هاوار بۆ من ئەگەر نەیەیت ساتۆج من وەرە وە قوربانیکە من وە قوربانی ڕای ڕەبانیکە دەی تۆش فەرموو من کە بە قوربانی و من کە بە قوربانی ڕێگەی خوا قازانجەکەی چییە ئەوسا تۆیش پەیوێت خەیرێت کردە بۆ منیش کەمتەر زووخ دەردم وەردەبوو ئەم جارە تۆش بۆ خۆت خێرێکە کردووە منیش کەمتەر ئێش و ئازاری دەردم خواردووە دوایی پەشیمانە بێت ئەڵێ مەعدومی بەوبەخت ناتەمامەنی ڕاستن بێدەوڵەت خەیاڵ خامەنی مەعدومی بەوبەخت کەوە کە ناسناوی مەولەویە خەیاڵت خاوە ڕاستن بێدەوڵەت خەیاڵ خامەنی بێ ئەقباڵ خەیاڵێکی خاوە کردو خۆ دو ئازانی بە کەلکی قوربانیەی قوربانی مشیۆ جعی بەری بۆ فیدایی پەسەند ڕای دڵبەری بۆ قوربانی ئەبێ قوربانی مش لەوێ لە عی بەری بێ بە فیدایەکی پەسەنی ڕێگەی دڵبەرەکەی بێ تۆ پاشکەستەی بەردی هەردی دەرد چەم کۆرمەینە تەنزایف ڕەنگزەرد عیبی قوربانی ئەمانن تۆ پێشکاوی بەردی هەردی دەردی تۆ چاوی کوێری مەینەتی چونکە مەولەوی کوێریش بووە تەن زایف لاشەیش زعیفە ڕەنگیش زەردە خەیاڵت کردن جەڕووی نادانی چ لایەقوە تۆن ڕوتبەی قوربانی دەقەکە خوێنمەوە بەڵکو ئیشەڵا چەسبی بێ چونکە ئەڵێ قوربانن جەژنن شاییەن دەستنەگەردەنن ڕۆی ئازاییەن هەی دەستبۆس وەشنیگارانن خەیر پابۆس خاتردارانن کۆن کوشتێ و باردەی گوڵجەمینانن هەی سەر هەی ئەرواح دڵخەمینانن هەر کەس گیان وەکەف پەی نیگارێوەن هەریە قوربانی وەفادارێوەن سیوای سەودایی هەراسانەکەت مەحروم جەکەفتەی پای ئاسانەکەت نەپەی چەم سورمەی نەپەی چەم سورمەی گرد پاڵاتن نەپەی گیان قوربان بەژنە باڵاتن مرد پەی ئۆسادەی بێدرێغەکەت بسم الله و تەکبیر دەست بە تێغەکەت پەی قوربان کردەی ناڵەنەی ڕنگبەی چێشمە بۆ ئەربەی وەی پەی من ئەرنەی ساتۆیش من وەرە بە قوربانیکە من وە قوربانی ڕای ڕەبانیکە ئەو ساتۆیش پەیوێت خەیرێت کردە بۆ منیش کەمتەر زووخ زامم وەردە بۆ مەعدومی بەوبەخت ناتەمامەنی ڕاسەن بێ دەوڵەت خەیاڵ خامەنی قوربانی مشیۆ جعی بەری بۆ فیایی پەسەند ڕای دڵبەری بۆ تۆ پاشکەستەی بەردی هەردی دەرد چەم کۆرمەینە تەنزایف ڕەنگ زەرد خەیاڵت کردن جەڕووی نادانی چ لایەقوە تۆن ڕوتبەی قوربانی تا تەجەلی خوا لە عالەما بکە بە ئاگری گوڵی چەمەن چیا ببێتە کێوی توور فریشتەوا دەمی بڵێن حتا ئەبەت لە خوار و ژوور سەلاتی حەق لەسەر شەهەیە کە شەق ئەکا قەمەر لە دوور سەلامی حەق لەسەر مەهێ کە ئەسپی خۆر لە غارەکە وەسەلام دەستان خۆش بێخوا هیچ کاتمان نەماوە تا بینە لاتەمرین دواوتە و دوا قسە چکە بەڕاستی چەند دقەیەکیش لاماننا ئێمە زۆر خۆشحاڵین مامۆستاجانیا خۆ بە خێر بن مامۆستا مەلا محەممەد یوسف شاعیر و ڕاوەکاری شعری کلاسیکی هەروەها مامۆستا عەبدوڵڵا موبڕەیی کەسایەتی کۆمەڵایەتی و مامۆستاش مامۆستای خانانشین بێگومان هەروەها کاگە ئەحمەد مەحموود عەلی ناسراو بە کاگە ئەحمەد نۆکە یەخوا بە خێر بی جەنابی شێت قسە خۆش و کەسایەتی کۆمەڵایەتی شاشی پەیامتان ڕەنگین و جوانتر کرد بەڕاستی هەمیشە لە جەژن و شادی و خۆشییا بن سەلامت خۆشەویستان بەم ئەندازەیەش لەگەڵ مامۆسای ئازیز و خۆشەویست مامۆستا شێخ فاتیح و برایان لە پشتی کامێرا کۆتایی ئەێنین بەم پرۆگرامە تایبەتەی جەژن هەتا
پرۆگرامێکی تر و جژنێکی تر هیواخوازیین هەموو ڕۆژێکتان هەر جژن و هەموو جژنێکیشتان هەر بەخۆشی بێ و خواتان لەگەڵ بێ. ئەمانی خوا بن.